ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تری ئەڵقەیشتری بەرنامەکانی دیالۆجی هیوان. ئەم بەرنامەی ئەم شەومان وەکو چەند بەرنامەی هەفتەکانی ڕابردوو سەبارەت بە هەڵبژاردننی عێراق و پرۆسەی هەڵبژاردن و ئەو لێکەوتانەیەتی کە لێکەوتوتەوە. ئێمە گوتمان زۆر دەمێک هەوتێتی ئەگەر هەڵبژاردن شتێکی بگۆڕایە دەمێ بوو قەدەغە کرابوو. بەڵام دیارە من بەش بە حاڵی خۆم پراوپڕ لەگەڵ ئەو وشەیە نیم و زۆر شتیش لە هەڵبژاردنەکانی دنیا نیشانی ئەدا کە هەڵبژاردن بەڕاستی زۆر شت ئەگۆڕێ دیارە گۆڕان مەرجێ بەرەو باشتر بێ، بەڵام بەتایبەت هەڵبژاردنەکانی ئەم چەندەی ڕابردوو دۆخی دنیای دۆخی زۆر وڵاتی دیموکراتی دنیای ئەگەر گۆڕی بێ بەرەو خراپتر گۆڕیوەتی، هەر لە ڕێگەی پەرلەمانەکانەوە لە ڕێگەی هەڵبژاردنەکانەوە دۆخێکی نالەبارتری گوزەران و ژیان، قانون و یاسا کە ئازادیەکان بەردەستکەکاتەوە و نیقابەکان و سەندیکا کارگەریەکان و بەگشتی هەموو ئەو بەرەنگاری لە بەرامبەر سیستەمەکەی لێکۆت و پەیوەندەکە ئەم بڕیارانە لە ڕێگەی پەرلەمانەکانەوە پەسەند دەکرێت و دەرەچێت. هەر بۆیە پڕاوپڕ ئەو قسەیە دروست نییە کە ئەگەر هەڵبژاردنەکان شتێکیان بگۆڕیا قەدەغاکران نەخێر، هەڵبژاردنەکانیان گۆڕن و زۆر جار پۆشاکێکی مەشروعیەت بە دۆخێکە بەخشن کە چینی باڵادەستی ئەم کۆمەڵگایانە ئەیانوێ بیهێنەدی. بەڵام هەر جۆرێک بێ تەنانەت بەومانە بەرتەسکەش بەومانە زۆر کەمەش کە هەڵبژاردن لە وڵاتە دیموکراتیەکانە مانای هەیە، لە وڵاتانی وەکو عێراقا ئەم مانایە زۆر پوچ و زۆر بێناوەرۆکە. هەڵبژاردنەکان جگە لە تەحدیدکردن و جگە لە دیاریکردنی ئەوەی کە چ تاقمێکی تری مەزهەبی و ناسیۆنالیستی وە قەومی دووبارە بۆ ماوەی چەند 4 ساڵی تر بە تەحالوف لەگەڵ بلۆکەکانی ترا سواری سەری جەماوەر و خواستەکانیان ژێر پێ ئەنێ و ئازادەکانیان بەدەستکەکاتەوە شتێکی تر نییە. وە زۆر جار هەڵبژاردنەکەن بە دوای خۆشیە جێرمە و کێشەی نێوان گروپەکان بە جۆرێک لە هەموو ئەوەی کە پێی وتراوە دیموکراتی وەقو ڕای خەڵک تەنانەت بەبارە زۆر مەنفی سلبێکەشیە دادەچێنێ. ینی سەرنجام خەڵک بەو ئەنجامە ئاگا کە بەشداریکردن و بەشداری نەکردن لە هەڵبژاردنە هیچ واتایەکی نییە و تەنها وەرگرتنی پەنجەمۆری ئەوانە بۆ خواست و ویستی کۆمەڵێک کۆمپانیای چەکدار کە ناوی حیزبی سیاسیان لە خۆیان ناوە بە ناوی نەتەوەکان و بە ناوی دینەکانەوە پێکەوە هاوکاری بکەن و مافەکانی جەماوەر زەوتکان و تاڵانیەکە پێشتر کردویانە باشتر بەرەو پێشی بەرن. ئەمەی کە ئێمەی بینین لە عێراقا دەمێکم سینناریویا بینین لە سەرەتاکانەوە لە ڕۆژانەوە کە دەبابیان هێنا بۆی کا دیموکراسی لە عێراقا بێن نەکایەوە دەبابەی ئەمریکیان هێناوە وتیانەوە ئێمە دیموکراسی لە عێراقا دینەکە لەو ڕۆژگارەوە ئەم دیموکراسی چیرۆکەکەی هەر ئەمەیە. بەڵام ئەمەی کە لەم هەڵبژاردنەیە تازە بوو یاخود تازەکە نەبوو بەڵام بە جۆرێکی زۆر بەرجەستەتر دەرکەوت ئەو واقعێتە بوو کە جەماوەرێکی بەرفراوان ئەم هەڵبژاردنیان بایکۆت کرد. من بۆ ئەم باسەوە بە تایبەت بۆ ئەو لێکەوتانی لە دوای هەڵبژاردنەوەکانەوە هاتوتەکایەوە و بە تایبەت لێکەوتەکانی خودی بایکۆتی خەڵک لەم بەرنمەیە من گفتوگۆ لەگەڵ دوو میوانی ئازیزاکەم بەڵام بە هاوکاری هاوکارم گۆناسایید. گۆنام کاتت باش بەخێراتی. ئەم کاتەی تۆ باش هاوڕێ شەماڵ سڵاو و خۆشەویستی زۆرم بۆ بینەرانی کەناڵی هیواکە لەگەڵمان. زۆر سپاس. ئەو میوانانەی لەگەڵمانن یەکێکیان عەمار شەریفە. عەمار شەریف هەڵسوڕاوێکی سیاسیە لە بەغاوە لەگەڵ ئێمەیە بۆ ئاگاداری بینەران. ئەم کاتە باش عەمار. ئەم کاتتان باش. ئەم کاتەی توش باش. بۆ ئاگاداری بینەرانی عازیز عەمار عەرەب زمانە پێشنەوەتەکان تەنانەت پێم وابێ نێزانی بە نانەڵێن چی بە کوردی بە نانی نازانی وشەی نان بەڵام
لەنەوەتەکان بە دواوە کە هات ئاوارە بوو و هیچێک لە هەڵسوڕاوەکانی ڕاکردوو لە ڕژێمی بەعز بوو، هاتە کوردستان و هاتە سلێمانی فێری کوردی بوو و ئێستا ئەم شەو لەگەڵ ئێمە بە زمانی کوردی قساکە، ینی تاکوتەرە خەڵکی عەرەب زمان هەیە کە کوردی فێر ببن، کە فێرە بن زۆر بەشکایی فێرە بن، بەڵام ئەمار کێشێکە لەوانە کە بە کوردی جاری وایە ئەژنووسێ پێما بێ بەیان نامۆشتی شێنووسی کاتی خۆی. جاگەر دووکەڵش بکە زمانە کوردیەکەم بمبورن نا حتمما دووکەڵ ناکەوە دەستەکانی خۆش بێ. ئازیزێکی ترکە میوانمانە ئەم شەو هاوڕێکی عزیز لە سلێمانیەوە هاوڕێ سۆران عزیزە بەخێراتی هاوڕێ سۆران. زۆر سپاس بۆ ئێوە بۆ گوێگرتنی هەموو گوێگرەکانیش سپاس بۆ کەناڵی هیوە. هەر بژین هاوڕێیان ئێمە باسەکانمان سەبارەت بە مەوزوعی هەڵبژاردن تەمەحورە کاتە سەرە و تەوەرانی کە من ئاماژەم پێدان من پێم خۆشە لە سەرەتا لە ئامارەوە دەست پێ بکەم. هاوڕێ ئەمار ئەوەی کە ئێوە شایدین لە بەخایە چی ئەبینن چۆن بار و ئەنجامەکانی هەڵبژاردن چۆن کەوتۆتەوە ئایا ئەم کێشەیە من دوێنێ ئاگادار بووینەوە لە ڕێگەی هەواڵەکانەوە کە گروپە ئیسلامیەکانی سەر بە ئێران هەڕەشەی جددیان هێناوەتە پێشەوە وایە یعنی بە جۆرێک هەتا بڵین متابعەکان و وەکالاتی هەواڵ نێری و ئەوانە باز لەواکەن کە هەلومەرجی عێراق بەرەو جۆرێک لە شەڕ ئەچێ بەرەو جۆرێک پێکدادانی چەکداری ممکنە بچێت. ڕایەوە چێ؟ هەلومەرجی بەغا و شارەکانی جەنوب بە تایبەت زۆر هەستیارە لەم ڕۆژەی ڕابردوو پێم وایە ئەوش بەردەوامە بێ هەتا مەوزوعی دەسەڵات و مەوزوعی پێکهێنانی حکومەت لە یەک لا بێتەوە ئەگەر پێکات بەهۆی ئەو هەڕەشە و ڕەشە کە باست کرد لەلایەن ئەو گروپ و حزب و ملیشیاوانەی کە سەر بە ئیران کە بەشێکی زۆریان نەتیجەی باشیان بەدەست نهێنا لە من هەڵبژاردنە ئەو کورسی زۆریان لەدەستدا لە چاو انتخاباتی هەڵبژاردننی 2010 بۆیە وەزعەکە فعلەن زۆر هەسیارە قەلق و دڵەڕاوکەی کەوتوتە دڵی خەڵکەوە هەر لە شەوی انتخابات و هینە دوای ئەوەی ڕاگەیەنراکە کوتلەی سەدری بە قسەی خۆیان بردوۆتەوە حەفتا زیاتر کورسی بەدەستهێنا و ئەوانەی تر بەشێکیان هیچیان نهێنا تەنانەت یە کورسیان نهێنا بەشێ لەو گروپانە گەورەترین گروپی ئەوان کە فەتحە هەم لە انتخاباتی 2010 و هەم لەم انتخاباتی ئەخیر 2021 فەرقی زۆر بوو ینی پێشووتر دووهەمین کوتلە بوو دەوری 48 کورسی هەبوو لە دەورەی ڕابردوو ئەم جارە دەوری 20 بەدەستهێنا کەوەش خۆی فەتح ئەگەر حسابی کەیت یەک حزب نین چەندین حزبە لە ژێر چەتری کوتلەی فەتح ئەوەش زۆر کەمە لە چاو هێزی سیاسی خۆیان لە دەورەی ڕابردوو بۆیە ناڕازی بوون بەشێک لەگەڵ فەتحان هینە نەبوون هەر بە کوتلەی هینی خۆیان هاتنە ناو انتخاباتی ئەم جارە ئەوانش ئەتوانین بڵێم بەشێک لەوانە کە پێشووتر زیاتر لە 15 کورسیان هەبوو ئیستا سفر نەبوو یان یەک دانە یان نەبوو کە ئەوانە وەکو خۆتان نەزانن وەکو خەڵک زانێت پڕچەکن چەکیان زۆرە هێز و پارە و ئیمکاناتیان زۆرە دەسەڵاتیان هەیە دەستیشیان درێژە ئیمکاناتیان زۆر بەدەستهێناوە لە ڕێگەی کردنی حەشدی شعبی بە موەسسەیەکی حکومی و موازنەیەکی و بودجەیەکی وەزارەتی هەیە لە ڕووی تەسلیح و لە ڕووی مالیە و لە هەمووی لە خەرجەکرێن لەلایەن حکومەت و پێدرێ و وەزارەت و ئیمکاناتی زۆرە عەدەدی چەکدارەکانی زۆرە چەک و ئالیات و ئیمکانات و ئەمانە لە هەندێ بوار تەنانەت لە جێشی عێراقی بەقووەتر لەبارەی هێزی فاڕۆخی و موشک بۆیە وەزعەکە زۆر هەسیارە بەهۆی ئەوانێ بەهۆی هێزی ئەوان بەهۆی باڵادەستی ئەوان لە ڕووی عەسکەریەوە
هەموو ئەمانە لەگەڵ ئەو هەڕەشانە کە کردویانە طبعا ئەوە وەزعێکی وا دروست کردووە کە خەڵک لە دڵە ڕاوکەیە. درست دەست خۆش هاوڕێ گۆنا من شتێکی ترکە لە باروەنجامەکانی هەڵبژاردن باسەکرا بەو بەر لەوەی لەگەڵ ناوڕێسۆرانە بچینە سەر مۆزۆئی بایکۆت و پاشتر باسەکەمان بەم ئاقارەیە درێژە بدەین. شتێکە زۆر لەم هەڵبژاردنە قسەی لەسەرەکرێ مەسەلەی بەشداری ژنانە. وایە ژنان ئەم جارە بەبێ کۆتا و بەبێ ئەوە بژمارەیەکی باشیان ینی زیاتر لە 10 کەسیان وازانم بەبێ کۆتاوانە ژمارەی زۆر دەنگیان هێناوە و ئەمە بە جۆرێک ئاهەنگی بۆ جێڕێکە ئەمە وایە کە یەکسانی جەندەری لە پەرلەمانی عێراقا بەدی هاتووە گوایان پەرلەمانە نوێنەرەوەی ئەمەیە پێما بەڕێز سەرنجێکە هەبوو سەبارەت بۆەوە هەندێک بوتاریش نووسراوە کە زۆر شایی و لۆغان بۆ ئەماکە لەو بابەتەوە ڕایەوە چییە؟ بەڵێ لە ڕاستیە تۆ بە شێوەیەکی گشتی کە باز لەواکەی لە پەرلەمانێکی پیا و سالاری مەزهەبی با بڵێن دەسەڵاتداری وەک عێراق تا ژمارەی ژن باشتر بێ بە شێوەیەکی گشتی ئەمە ناتکرێ بڵێ کارێکی شتێکی خراپە یا لە هەر جێگێکی تری دنیا کە تۆ لە جێگەیەکا کە پیا سالاری سەردەست بێ لە هەموو کنجوکە لە بەرێکی ئیدارە و ئابووری و سیاست و هەموو ئەمانە کاتێک کە ژن ئەچێتە نێو ئەم جێگەیانەوە دائیمە هەر باشترە لەوەی کە هیچی تیانە بێ کەسی تیانە بێ ینی ئەمە بەگشتی سەرنجێکە ناتوانی بڵێ خراپە بەڵام لەو لایشەوە بە چەند هەفتە پێش لە هەڵبژاردنەکە معلوم بووکە تەواوی حیزبەکان وەکو هەموو جارێک کەوتونەتە ئەوەی کە چۆن بتوانن ئەم کۆتایی کە بۆ ژنان دانراوە بەکاری بێنن بۆ دەنگهێنانی خۆیان بۆ کورسی پیاکردنی زیاتری خۆیان چەندین هەواڵی جۆراوجۆر لە کەرکووک و لە چەندین جێگە لە عێراقیشە هەبووکە چۆن خەریکن ئەم کۆتایانەی ژنان بەکارێنن هەتا کورسیەکانیان زیاتر بێ واتە لە بەشێکی تریشی ئەوەیە کە بمانێ و نەمانەوێ ژنان بەشێکن لەو کۆمەلگایە و بەو پێش بەشێکن لە هەمان سیستەمێکە کە هەڵبژاردن بەکارەهێنێ بۆ بەرژەوەندیەکانی خۆی بۆ بەرژەوەندی حیزبەکان بۆ دروستکردنی پلەپایی حیزبی و سیاسی با بڵێن سیاسی ئابووری بۆ حیزبەکانیان هەموو ئەمانە و ژنانیش وەکو بەشێ لەو کۆمەلگایە بەشێکن لە تەواوی ئەم پرۆسەیە چ ئەوەی کە سەر بەچینی دەسەڵاتدارن و لە پرۆسەیەکی سیاسی پڕ لە گەندەڵی پڕ لە چاواشەکاری بەشداریەکەن و ئەڕۆن ئەبن بە ئەندامی ئەم حیزبانە و هەڵبژێراوی ئەم حیزبانە ژنانیش بەو پێچوونەتە سەرەوە و ئەم کاریان کردووە بە بڕوای من ئەو ژمارە ئەگەر ڕاستکەمەوە بزانم ژنان 14 کورسیان زیاتر لە کۆتاکە هێناوە بەپێ کۆتاکە ئەبێ 83 یا 84 ژن هەبێ لە پەرلەمانە ئێستا 97 هەیە واتە 14 کورسی زیاترات و ژمارەیەکی زۆر لە ژنان بەبێ کۆتا چوونەتە نێو ئەم جێگایانەوە ئەگەر ئەمە جێگەی وەکوتم بە شێوەیەکی زۆر ڕووکەش جێگەی دڵخۆشی بێ بۆ بەتایبەت بۆ ئەو دام و دەستگایانی کە لەگەڵ ئەم دەسەڵاتە خەریکی ڕووپۆشکردنی پیا و سالارێتی ئەم سیستەمەن ڕووپۆشکردنی مەزهەبێتی و دژە ژنبوونی دژە مافەکانی ژنبوونی ئەم سیستەمەن ئەو دام و دەستگایانە هەمیشە خەریکن ئێستا ئەم ماوەیە بەتایبەت بەوا هەڵەیەن کە ژنان بە دەنگی خۆیان ڕۆیشتن و بەهێز بوون و جێگە و پێگیان پیا کردووە لەم سیستەمەیە و چاو لەوە ئەپۆشن کە لە ئەساسەوە ئەم سیستەمە بۆ خۆی بەڵایەکە بەسەر ژنانی عێراقەوە بەڵایەکە بەسەر سەلامەتیانەوە بەسەر مافەکانیانەوە بەسەر ژیانیانەوە بەسەر نەبوونی دەرفەتی کارەوە بەسەر نەبوونی دەرفەتی خوێندنەوە یعنی چاو ئەپۆشن لەوەی کە ئەم ژنانە کە چوونەتە ئەم جێگەیەوە دیسانەوە چوونەت بوونەتەوە بەشێک لەم سیستەمە و ئەبن بە بەشێک لەم ئیدارەیە کە نەهامەتی و کارەساتی گەورەی بەسەر ژنان لە عێراق و لە کوردستانی شاهێناوە و بۆیە بە بڕای من ئەوە جێگەی ناکرێت جێگەی دڵخۆشی بێ کە تۆ بڵێ لە پەرلەمانێکی وەک پەرلەمانی عێراقا بەو کار و کردەی پێشینەی کە هەی بووە بەوەی کە لی چاوەڕوانەکرێت کە هاوڕێ ئەمار بەشێکی باس کرد هەر ئێستا چاوەڕوانی کارەساتی گەورە ئەکرێ لەم ئەنجامەیە
نەوە ژن چوون بوون بە بەشێ لەم پرۆسەیە دڵ بەمە خۆش بکەیت لەبەر ئەوەی مینن لەبەر ئەوەی ژنن بە بڕوای من ئەمە هیچ پەیوەندیەکی بە ئامانجی فیمینیزمەوە یا ئامانجی یەکسانی خوازیەوە یا ئامانجی ئەوەی کە ژن چۆتە پلەپایی سیاسی و ئابووری بەرزەوە نییە یەکەمین پرۆژەکەەوە کۆتاژنە کاتی خۆی پێشنیاریان کرد ئەوە بوو یاسایەکی کاتی سەدام دەرچوو بوو لە ژێر پشار و گوشاری دیارە بە جۆرێک ڕای نێو دەوڵەتی بە جۆرێک هەر گوشاری ئەو جوڵانەوە پێشکەوت خوازانەی پێشتر لە عێراقا هەبوونەوەوانەکە ژن نەئەبوو لەلایەن مێردەکەی و لی بدرێ ئەو کۆتای ژنانە یەکەمین پێشنیارێکە کردیانوتیانەوە یاسایە بگۆڕن با پیاو هەبێت لە ژنەکەی با پیا بۆی هەبێت لە ژنەکەی با یەکەمین شتێکە پێشنیارێک کە دواتر یاسای جعفەریۆمانە هەر لەلایەن ئەو ژنانەوە پێشنیار کرا کە بەشێک بوو لەم کۆتایەوە بەم کۆتایە هاتن کە یاسای جعفەری کە بە شودانی مناڵانی خوار 18 ساڵەوەوانە ببێ بە قانون و ببێ بە شتێکە مەقبول بێ لەلایەن قانونەوە هەر لەلایەن ئەوانەوە پێشنیار کرا بە جۆرێک ینی زۆر هینتر زۆر گاڵتە ژارتر لە گاڵتە جارە بەڕاستی ئەوە ینی شتێکە کە نزیکە ئەوەی ئەوەنە جێگەی گاڵتەیە کە ئینسان بۆشی بگری بەڕاستی ئەو واقعەتی کە باسێکە دۆخی ژنەوەوانەکە پەرلەمانێکە لەسەر بنەمای دەسەڵاتدارێتی ئەم گروپە ئیسلامیانە ئەم گروپە دڕندە ئیسلامیانە لە واقعادا مەزرابێتەوەوانە ژماری ژنانتیایە زیادکایە کەم بکاتەوەوانە بێت چی بگۆڕێمەوە بیری ئەومێنێتەوە کاتی خۆی لە سەردەمیە فیمینیستەکان لە ئەزالی ژەواکەن لە ئەمریکاوانە بۆچی CIA سەرۆکەکەی ژن نییە بۆچی ژنان لە جێیشی ئەمریکا بە ئەندازێکی وەکوی کە مەسەن CIA مهم نییە کە هینەکەی چییە کارەکەی چی و کردەوەکانی چی و تاوانەکانی چییە هەرەوەی کە مەسەرەن هەر شتێکە لەگەڵ ژنیش لەوێ بەشێکی هەبێتوانە بەرحاڵ باسی تر زۆرن سەبارەت بەم هەڵبژاردنە بیکەین بە بڕوای من بەڵام بواری بەرنمەکەی ئێمە جێەوەی تیا نابێتەوە هەموو لایەنەکانی پۆشین بۆیە من هەروە بەپەلە ویستم دۆخەکە باسکەم لە دوای هەڵبژاردنەوە و لە ڕێگەی ئاوڕێ ئەمارەوە و هەروەها ئەم خاڵەکە من بە خاڵێکی گرنگم زانی چونکە لە زۆر لاوە قسەی لەسەرەکەوانە باسی بکەین ئەچی لەسەر مۆزۆی بایکۆت یعنی ئێمە ئێستا دوو میوانمان لەگەڵایان لە بەغاوێکیان لە سلێمانیەوە بەغا ڕەسافە و کەرخەکەی یەکەم و دووەمی هینن یەکەم و دووەمی عێراقن لە بایکۆتا سلێمانی سێمە یعنی ئەوەی کە بەپێی عینەکان باسەکرێ ڕەسافە لە 1969 بایکۆتی کردو بەپێی طبعاً ژمارەکانی بڵێ مفۆوەزیە لە 1969 ڕەسافە بایکۆتی کردووە کەرق لە 1966 و سلێمانی لە 1963 بایکۆتی هەڵبژاردننی کردووە بەشداری نەکردووە یعنی ئەمە تەمان ئەو ژمارە بۆ دیقەتی زیاتر ئەم ژمارەیە برێتین لەوانەی کە کارتی دەنگدانیان هەبوو و نەچوون بۆ دەنگدان ژمارەیەکی زۆری تر ئەساسەن کارتی دەنگدانیان وەرنەگرتووە ئەگەرەوە حساب بکەین ئەو ژمارەیە وەربگرینەوەوانە کە چەند کەس حەقی دەنگدانی هەبوو چەند کەس بەشداری کردووە نیسبەتەکە لە سەراسەری عێراقا دێتە خوارەوە یان لە جێگایەوە لە 140ەکەی کە مفەوەزیە دێڵێ بە عموم بەشداریان کردوێتە خوارەوە بۆ ئاستی لە 34 و 35 پێم وابێ و لە دیارە لە شوێنی وەکو کەرخ و ڕەسافە و سلێمانیشا کەمترە بێتەوە بەرحاڵ ئەم باسە لەمە بەدووە سەبارەت بە بایکۆت قساکەین یەکێک لە دیاردە بەرجەستەکانی ئەم هەڵبژاردنەی یاخود ئەم گاڵتە جاڕی هەڵبژاردن وابا ناوی وا لێ بین باشترا بایکۆت بوو نەچوونی خەڵک بوو بۆ دەنگدان کە باسەکە لەسەرەوە نەبوو کە خەڵک تااقەتی نییە بەتەنها بەڵکو وەکو هەڵوێستێکی سیاسی نەچوون بۆ دەنگدان و ئەمە گەلێک لای ئیزعاج کردووە بەشێک لەوانە کە خوان بە ئۆپۆزیسیۆن نەزانی بە شتێکی خراپ و گوایە منفیان نەزانی گوایە دووبارە هەمان شت دووبارە بۆ تۆ و هاتۆ مەدانوەکەوە گەر خەڵک ئەمەی نەکردایە گوای ئاڵ و گۆڕێک ڕوویەداوانە من سەبارەت بە ماچمە لای سۆران هاوڕێ سۆران ڕای ئێوە چیە لەسەر بایکۆت چی کرد بەڕاستی چی نیشانداین ئەگەر بە کورتی باسی کەیت فەرموو دەست خۆش هاوڕێ شەماڵ سوپاس من حەزم کرد زیاتر هەر لەسەر وشەی بایکۆت وەک لەسەر هەڵبژاردن چونکە من بەڕای خۆم وشەی هەڵبژاردن بەدیلەکەی بایکۆتە یعنی چۆن بڵێ سارد گەرم ڕەش سپی هەڵبژاردن بایکۆتە یعنی ئەوانەی کە ناچن بۆ دەنگان هەزاین لەکوێوە سەرچاواگرێک هەڵبژاردن چۆنەکرێ و بایکۆت لەکوێوە سەرچاواگرێ بەڕای من بە کورتی بایکۆت حرەکەیەکی جەماوەری نییە چونکە مانە خەڵک لەناو خۆیان خۆی ناتۆ خۆی ڕێخاو
بەرنمەیەک دانێ بۆ بایکۆتکردن بەڵکو لە ئەساسە لە زەهنی تاکێکەوە دەست پێکە لە زەهنەوە چۆن دروزە بێت بۆ نمونە کاڵی لە 16 سلێمانی دەنگی نێەوە هیچمان بەکتریمان نەوتۆمە چۆ دەنگ بە هەرێکە لە ئاستی خۆیەوە کەواتە لە زەهنی تاکێکە ئەوە دروزە بێت کە سیستمێک لە ئارایە تۆ دڵخۆش ناکە ئەگەر بچیت بەشدار بێ لە هەڵبژاردنەکەیە بەدیلەکەت لە ئێستادا بەس بایکۆتەکەی بەنسبەت انتخاباتەوە ئەمە لە تەنها خاڵێکا خۆی نابینێتەوە ئەگەر سەری ئەو حزابانە بکەین لە کوردستانە بەشدارن بۆ نمونە یەکگرتووە کۆمەڵە چ نەتەوەی چه ئاینی چه هەنێک لە میانڕەوەکانیشی تایە بە ناوی لیبرال و هەنێشتی ترەوە کارەکەن بەڵام ئەوەی کە بەشدارنی وەکو حیزب وەکو خەڵک دڵی پێخۆشکە حیزبێکی ئازادی خوازی شۆڕژگەر کە دڵسۆز بێ بۆ خەڵک بەگشت بوونی نییە لەناو ئەم حیزبانەیە ئەگەر ئەمە بەرزکەینەوە بۆ ئاستی عراقیش سەیری باس ئاستی عراق بکەین حیزب شیعەکان بە ئەنواعەوە بەشدارن حیزب سونیەکان بە توندڕەوەکانی و میانڕەوەکانی و هەموو نوعەکانیەوە بەشدارن ئەوەی قەومیشی تایە هەتا زۆربەی لە سونەکان باس لە عێراقیەت و باسی لە کۆمەڵە شتەکە یعنی لەوێشە دیسانەوە هێزێکی شۆڕژگەر نابینی کە خەڵکەکە دڵی پێخۆشکە کەواتە توانی ئەو لە 16 کرد ناچێت بۆ بایکۆت بەشێک بێت لەوەی کە لە بەرامبەر ئاڵ و گۆڕکە لە سیستما ڕوونایان نابێت جێ دڵخۆشی بۆ ئەو ئەمە لەخۆی لە خۆیان لە تاکەکان کە لە زەنیانە دروزە بوو بە کۆ ینی بە کۆمەڵ دروست بوو نسبەتی 16 نسبەتێکی گەورەیە ینی بۆ انتخاباتێ بەڵام ئەوی جێی داخە بەنسبەت عێراقەوە هەم فەشەلی انتخاباتەکان لە ئەساس و ئەهێنێتەکایە ئەڵێ ئەگەر لە 5 خەڵکیش دەنگ بات قانونیان بۆی هەیە ئەو حکوومەتە تشکیل بێت و ئەو پەرلەمانە ئیشی خۆی بکە کە خۆی لە خۆیان هیچ مانایەک نییە ئەگەر ساح 95 خەڵک بەشدار نەبێت و عملیاتۆ ئەو حکوومەتە بەهی هەمووی بزانی 2000 بە ناوی هەموویەوە قسە بکەیت ئەمە خاڵێک ئێمە وتمان لە وڵاتێکا گەر لە 16 نەچن بۆ دەنگای مانای ئەوە نییە هەمووی وشاری سیاسی لەو وشاری سیاسان لەو ئاستەدایە کە خوێندنەوەیان بۆ بەرنامەکەی و حیزبانە هات یعنی ئەو خەڵک ئەوە نییە کە هەموو بەرنامەی حیزبانە زانن لەبەر ئەوەیەکە ناچ ڕەتکردنەوە و تۆڵە سەنگدنەوەی و ڕقێکە لە کوی گشتی سیستم کاتە بایکۆت لەوە دروزە بێت کە من ئەو ژیانم بەدڵ ئەمە تا چەند نمونێکمان هەیە لەسەر ئەمە مەسەرەن چەند جارێک بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان لە کاتی یەکەم انتخاباتە بوو خۆی کردە جێهیوای ئەو خەڵکە ڕاست بوو کە پێشتر ئەوە دەنگیان بۆدا و هەوڵیان بۆدا سریان کرد ئاواتەکانیان نەهاتە دیبە ئەم جارانەوەی نوێ بە دوو انتخاباتی پێشوو ئەم جارە هەمان ڕێچکەی گرت و بەردەوام بوو خەڵکەکە نیسبەتی بایکۆت زیاتر بوو کەمتر نەبوو هەموو ئەزانین 2008 نیسبەتی چون زۆرتر لە کاتەکان نەگۆڕان و نەنەوێ هیچ هیوایەکیان بۆ ژیانی خەڵک پێ نەبوو بەرنامەیەکی ڕێکخراوی حیزبیان نەبوو یعنی خەڵک ئێستاش نازانێت بەرنامەی نەوە گۆڕان چییە یعنی کەواتە کە 500,000 کەس لە انتخاباتی پێشوا چوو دەنگی پێ بیا لە 2009 ئەوانەیە بەرنامەی نەبوو گۆڕان تا خەڵک بزانێت بە ڕەتکردن هیوایەک بوو بۆ دروستکردنی سیستمێکی تازە لە بارچوو بە هەمان شێوە ئێستا دووبارە ئەبێتەوە لەنەوەی نوێ بە هەمان ڕێچکەدا دێت و بەناو خەڵکات دەگوزێت ئەوەی جی هیوایە لە بایکۆت کەوتمان تاکە لە زەهنیا بەڵام لە دوای هەڵبژاردنەوە ئەکرێ بکرێتە بزوتنەوەیەک یعنی تەحویلی زاتەکرێ بە بزوتنەوەی بۆچی زۆرینەی خەڵک بەبێ ئیرادەی بەبێ ئەوەی کەس پێی وترابێ لە یەک بەریا کۆبووتن ناوی بایکۆتە دژی سیستم ئەوەی کە دیوە ئەبەخشێ ئەتوانرێ ئەم بایکۆتە بکرێتە بزوتنەوەیەک نەک تەنها بۆ هەڵبژاردنەکانی داهاتوتە بەڵکو بۆ هەموو ئەو شتانەی کە هەر بڕیارێک یاخود هەر گۆڕانکاریەکی سیاسی یاخۆ اجتماعی لە کۆمەلگەکە ڕوایە بۆ نمونە سبەینێک قەرارێک بەرامبەر ژن دەرەچێت ئەم بەرەی بایکۆتە دیسانەوێتە ئارا بۆ ئەوەی کە ئەو کۆی دەنگە کۆبێتەوە دژی ئەو بڕیارە یاخود بۆ نمونە ڕەبەنزین گران بۆ ئەتوانێت ئەمە بێتە نوێنەری شارە ئەمە یەکە هێرجەگەی هیوای لێکەوتەکانی ئەگەر بکرێ ئیشی بۆ بکرێت زۆر باشە دەستخۆش دێمەوە لات بەس ئەچمە لای عەمەر لە بەغا بایکۆت هۆکارەکەی چی ئاوا بەربڵاوە ینی مەسەلەن شوێنێکی وەکو ڕەسافە ینی لە 130 خەڵک
چووە بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم بۆ ئاگایی سیاسیە جەڕمەوە ینی زۆرتر هەستەکەم مەسەلەکە لە هینانیە لە ئەوەیان نییە کە خەڵک بایەخی پێنادایە بە پێچەوانەوە مەسەلەکە جۆرێک ڕەتکردنەوەیکی زۆر ئاشکرا و ڕوونی ئەو پرۆسە سیاسیەیە و دەلالەت لە باڵایی ئاگایی سیاسیەکە ئێواڵێکی ڕاستیەکەی ئەوە لە بیرما بوو ئەو مەسەلەیە کە بۆچی مەسەلەن لە بەغا کەڕپۆرە سافەر بەرزترین ڕێژەی مقاتعە و بایکۆت بۆچی لە سلێمانی بۆچی شارەکانی تر و هەر ئاواهەیە مەسەلەن فعلەن ئەوەش هاونەزەڕم لەگەڵ تۆ کە ئەڵەی مەسەلەی هوشیاری سیاسی دەورەگرێت لێرە فعلەن شارێکی وەکو بەغا 9 ملیۆنیە خەڵکێکی شاریە لە ناو جەرگەی سیاسەتە مرکزی اعتراضاتی جەماوەری بەتایبەت بۆ حرکاتی چەند ساڵی ڕابردووە حرکاتی اعتراض و جەماوەر و اعتراضاتی جەماوەری و ڕاپەرینی ئاخرینیان ڕاپەرینی 2019 ڕاپەرینی ئۆکتۆبەر شتێکی نەبوو مەسەلەن غەریب نەبوو کە خەڵک لە من تەنانەت بینیم لە وڵاتانی تر لە غەربا ینی ئەو فەرقی ڕێژانە بینی مەناتقی ریفی و ئەو ناوچانەکە هینە دەرگەی شارە گەورەکان و هینەوە ئەو ڕێژەیە ئەو فەرقانە هەیە لە نسبەتی دەنگدان و دەنگ نەدان و مقاتعە و بایکۆت بە هەر حاڵ من ئەڵێم بەغا غەریب نەبوو زۆر تەبیعیە ئەو ڕێژەیە جا ئەو ڕێژەیە کە ڕایان گەیاندووە کە لە سەدا 60 شتێکە و لە بەغا و لە سلێمانی و بەغا بە کەڕپۆرە سافەوە ئەمانە وەکو هاوڕێ شەماڵ باسی کرد ئەمان بۆ ئەوی حجمی و مەودای مقاتعە و بایکۆت بشارنەوە حجمی حقیقی چون حسابیان کردووە لەسەرەوەی چییە بەتاقەی ئەبدەیت کردووە چییە بەتاقەکەی تەحدیث کردووە ڕاست چییە بەتەما بوو دەنگی بدا و دەنگی نەداوە ئەوانەی نەک ئەوانەی حەقی دەنگدانیان هەیە یعنی ئەدۆڵتن ینی گەورن بالغن مثلا سەر و 18 ساڵن خۆی ئاوا حسابەکرێ نسبەی مقاتعە نسبەی بەشدارکردن لەسەر ئەساسی ئەوانەی کە هینن ینی سنی قانونیان هەیە تەمەنی قانونیان هەیە بۆ دەنگدان چەند لەمانە مەسەلەن دەنگیان داوە چەند بایکۆتیان کردووە ئەوان چون حسابی ئەوان کردووە کێ ئەپدەیتی کارتی هینەکە کارتی مفۆزیە کردووە و لەمانە حسابی ڕێژەکەیان کردووە جا ئەگەر حسابی جا من کەس ناناسم لێرە لانی کەم لە بەغا چۆ دەنگی داوە کەم کەسێکی تەمەنم لەگەڵ سەدان خەڵک و هەزارها خەڵک ئەگەر کەسی توانێ من ئەیان ناسم دەنگی داوە دیارە شاردۆتیە شاردیوە قسەکەی خۆتی بیر نەچێ ئەمار ئەوە لێرە کۆمنتێکیش نووسراوە من دامنە لەسەر شاشەکە دیارە من بینەرانی خۆشەویست ئاگادار بکەمەوە کە لەم بەرنمەیە ئیمکانی ئەوە هەیە ئێوە ڕاستەوخۆ بەشدار بنەوانی کە پێیان خۆشە بە ڤیددیۆش بەشدار بن ئەتوانین لیnkەکەیان بۆ بنێرین لیnkەکە کەمێکی تر لە عینەکەدانین لە سەر چاتەکەدانین لە فەیسبوکەوەوانە کە بتوانن هەر کلیکی بکەن و کارێکی کەم بکەن و بێنە ژوورەوە بەرحاڵم کۆمنتە نووسراوە ئەمارەڵێ خەڵکی وا هەیە چووە بۆ دەنگدانیش بەڵام دەنگەکانی خۆی سووتانووە ئەمەش بۆ خۆی ئەمە حساب نەکراوە دیارە کەس حسابی ئەوەی نەکردووە چەندگەن سوتاوە کەس باسی ئەوە ناکە یعنی دیارێکی سەرنجڕاکێ ڕوو بە تایبەتی لە سلێمانی و من پێم وایە ئەمە بێگومان لە بەغاش و لە شارەکانی تری جنوبیشا بووە و ینی نمونەی بووە و یاخود هاوشێوەی بووە ئەوەیە بەشێکی زۆری هێزە چەکدارەکان ئەوانەی کە چەکیان هەڵگرتۆ بە حساب بۆ ئەم سیستەمە پارێزیان لە ڕاستیە چەکی حیزبەکانیان هەڵگرتۆ چەکداری حیزبەکانن بەشێکی زۆری ئەوانە دەنگەکانی خۆیان سووتان و بۆی کەوان نیشانی بنکە دیارە ناتوانن نەچن حتمما بەشێکیانە تا زۆریان لێکرێکەوێ پەنجە مۆرکراوەکەی خوان نیشان بن بەڵام کارێکیان کردووە کە چوون بۆ دەنگدان بەڵام دەنگەکانی خۆیان سووتانەوە بووی ئەو کاندیدانە کە حیزبەکاندا ناوە سوودی لێ نەبێت بەڵێ فعلا هنا دەنگدانی هێزە ئەمنیەکان ئەوانەی عسکەری و پۆلیس و هێزە ئەمنیەکان بە هەموویەوە پیاڵین دەنگدانی تایبەت بەسویت الخاص
ئەوان لە وحدەی عسکەری خۆیان بردویانەتەوە بۆ هینە بۆ دەنگدان لە وحدەی عسکەری جا زۆربیان نەک زۆربیان بە شێوەیەکی مطلق کەس نەیتوانێت بڵێ من دەنگ نادەم لە ڕێگەی وحدەی عسکەری تحدیسی هینیان کردووە بۆیان بتاقەی انتخابی و ئەمانە کارتەکانیان کە چوون بۆ ئەوەیە من معلوماتی دقیقم هەیە لە کەسێکی عسکەری و لە کەسانی کە عسکەری کە چوون بۆ دەنگدان خۆیان سووتان دووە شتەکەن هینەکەیان بتاقەی دەنگدانیان سووتان دووە بەوەی هینیان داوە بەسەر چەندین کەس لە جیاتەوە یەک کەس هەڵبژێرێ لە دایرەی انتخابی خۆی ئەو بە هەمووی هینی داوە ئەوە ئەسووتی لە جیاتی یەک محافەزە خۆتەزانی دەنگدانی تایبەت بۆ عسکەری چونکە لە شوێنی خۆی لە شاری خۆی لە دارەی انتخابی خۆی نییە هەموو محافەزات نووسراوە بۆی لە بتاقەکەیان جیاواز بە هەموویەوە لە دهۆکەوە لە سلێمانی لە ئەمبار لە بەسرە لە بەقا حتا هەموو محافەزە جا بەشێکیان 4-5 محافەزەی هینە ئشارەی پێداوە سوتاوە بتاقەکە بەو شێوەیە خەڵکی وەکو ئەوەی بڵیتۆ تەنانەت ئەوانەی ئەندامی حەشدی شعبی 1600 نەفەرن دەنگیان بەشێکی زۆر لە خەڵک فعلا یعنی رسوا بوون ئەوان خەڵک ڕزگاری بێ لە دەستیان لە دوای هەموو ئەو کار و کردەوە پیزەوان کردویانە بەرامبەر خەڵک و هینەوە 16,000 کەس هەر یەکە ئەگەر مەسەلەن لە خێزانێکا بێ 3 کەسی تری لەگەڵاوێ 2 کەسی تری لەگەڵا بێ کۆمەڵێک دەنگی زۆرەکە بەڵام لەگەڵەوەیە فەتح یعنی ئەو هەموو چەکدارە بۆ هەموو ئیمکاناتەوە بۆ هەمووینەوە ئەو کەب دەنگەکەمەی هێناوە واقعان ڕێک و ڕاست دیارە کە خودی چەکدارەکانی خۆشیان دەنگیان پێ نەداوە ئەوە دروستە شەما لەگە ڕێگەم بەی فەرموو هەر لەسەر مەسەلەی بایکۆت و سەبارەت بۆ قسانەی کە هاوڕێسۆرانیش کردی کە بایکۆت بۆ خۆی تعبیر بوو لە چی بۆ خەڵک و ماناکەی چییە بە بڕوای من ئەوە بێ ئەمەی ئەم جارە بەنەوعێ ئەم بایکۆتە وەکو چەترێک وایە کە هەڵوێستێکی گشتی چەند ملیۆنی دروست کردووە بەڵام ئەم چەترە بۆ چییە؟ بۆ چەندین جۆری هەڵوێستا با بڵین ئەوەی کە هاوڕێسۆرانێڵێ هەر تاکێ خۆی لە ماڵەوە بڕیاریاوە ئەمە دروستە ئەم بایکۆتە ڕێکخراو نەبووە هێزێک لی بەرپرس نییە هێزێک ڕاگەانی بۆ نەکریا ڕێکخراوێک یا شتێکی جەماوەری بەڵام چەند شتێک بەیەکەوە هەڵوێستێکی چەند ملیۆنیان دروست کرد و بە بڕوای من پەیامێکی بەهێزترین پەیام هەتا ئێستا لە چەند دەورەی انتخاباتی عێراق و کوردستانە تا ئێستا دراوە بەم دەسەڵاتە بەشێکی لەم کە منەڵێم چەترە بۆ چەند جۆرێک لە هەڵوێستی خەڵک کە لە ماڵەوە خۆی بڕیاریە وەک خێزان بێ وەک تاک بێ ئەمانە بەشێکی ئەبێ ئێمە هەمووی حەقیقەتەکانی ببینین ئەمانە بۆی بتوانین ئەگەر ئەمە ئومێدێکی هەیە ببێت ڕۆژێ لە ڕۆژان بە حرەکەیەکی جەماوەری بە شتێک کە ئەم ناڕزایەتیە بێنێتەوە دەرەوە لە بەرامبەر با بڵین مەسائلێکێتە بەردەم خەڵک ئەبێ لی تێ بگەین بەتەواوی بەشێک لەم هەڵوێستە ناومێدیە بەوەی کە ئەم دەسەڵاتە بەخۆی و بە حیزبە دەسەڵاتەکانی و بە ئۆپۆزیسیۆنەکەیەوە ناتوانێت وەڵام باتەوە بە هیچ شتێکی ئەم خەڵکە و خەڵک تاقی کردەوە دەنگی بە ئۆپۆزیسیۆنیا چووە پێشەوە پشتی گرت بینی لەو خراپتر دەرچوو باشتر دەرنەچوو بەڵام بەشێکیشی پەیوەندی بەڕقەوە هەیە بەوەی کە حەقکردنەوە هەرەوەی کە خەڵکەڵێت تۆڵەم سندەوە لە گۆڕان مەسەلەن یا تۆڵەمان سندەوە لە فلان هێز کە وعدی پێیین کە چووە پێشمانەوە کە ئومێدی پێیین و دوایی هەمومانی فرۆشتەوە بەشێکی تریشێ بێ بیرمان نەچێ من پێم وایە خۆم ئومێدیشم بەوەیە کە بەشێکی زۆر لە خەڵک کە ئەزانێ ئەمە ڕێگەی ئەمە سەرەتایەکە بۆ ئەوەی کە من پێم وایە وایشە ئەمە کە ئەمە سەرەتایەکە بەم دەسەڵاتە بەم ئۆزیسیۆن بەم جۆرە لە پرۆسەیە تەواوی پرۆسەی هەڵبژاردن 4 ساڵ جارێک و چەند حیزبێک و چەند میلیشیایەک و بەم شکڵی کە ئەگوزەرێ و تەواوی ئەم هینا پێی بڵێ نە یعنی بەشێک لەم هوشیاریە بە بڕوای من وجودی هەیە ڕاستە هەموو لە 165 کە دەنگی نەیاوە شەرت نییە وابێ بەڵام ئەم خاڵە زۆر گرنگە کە بیبینین ئێمە کە خەڵک لە ئومێد بەداهاتووە ئەمەی کرد واتە هەنگاوێکی نا لایەنی کەم سەرەتایەکی دروست کرد کە داهاتوومە بێ باشتر بێ لەم جارە لەم ئینتیخاباتە دەنگت پێنایم هەتا ئینتیخاباتی داهاتوو چوزانم لەوانەیە بەکار و کردەی
بەشێ لەو خەڵکە ببێتە هەڵوێستێکی گەورەتر لە داهاتووە و دڵنیام کە ئەبێت چونکە کۆمەلگا بە بڕوای من کۆمەلگایەکی داینەمیکمان هەیە وەکو هەموو کۆمەلگایەکی تر وانییە خەڵک زۆر ناهوشیار و زۆر داماو بێ و نەزانێ و بەردەوام تەجروبە وەرنەگرێ خەڵک بۆی سلماندین بە بڕوای من ئەو قسەیە کە تەجروبە وەرەگرێ بەردەوام بە گشتیش تەجروبە وەرەگرێ 4 ساڵ لەو پێش لە 4 ساڵی پێش ئەو لە 4 ساڵی پێش ئەوە بۆیە گەیشتووە بەمە لە ئەمە چوارەمەیە پێنجەم هەڵبژاردنە نازام لە دوای 2023 ئەکرێ بەڵام پێما پێنجەمە بەڵێ پێنجەمە کەوا بێ بە بڕوای من دەرس وەرەگرێ و ئەم بایکۆتە تعبیرەکە لەو دەرس وەرگرتنەی خەڵک بەگشتی جا هەڵوێستەکەی لە ناومێدی بێ لە ڕق بێ یا لە ئومێد بێ بەداهاتوو بە بڕوای من هەمووی پێکەوە یەک هێزی پاڵنەری گەورەی دروست کردووە و لەگەڵ ئەو قسانی کە هاوڕێسۆرانام کە ئومێد هەیە ئەمە ئەگەر کاری لەسەر بکرێ ببێتە بزوتنەوەیەکە چزانم دەسەڵات بێنێتە ژێردەستی خەڵکەوە لە داهاتووە بەرحاڵ من ڕاستی لەگەڵ ئەو بەشە لە قسەکانی ئێوەیە ینی هاوڕام کە ئەمە پەیامێکی تند بوو بە دەسەڵات درا ئەمە ینی بە جۆرێک ڕوونی کردەوە کە ینی ڕۆژگارتان بەسەر چۆ بەڕاستی خەڵگیەوەی ناوێ خەڵک ڕقی لێتانە نایوێ ئێوە دەسەڵاتدار بن نەک بە ئەمە حیزبوو ئەو حیزبۆمانە کولی ئەو پرۆسەیە هەموو ئەوەی کە پێی وترێ هەڵبژاردن و دیموکراسیەت و پەرلەمان لە عێراقا هەمووی کەوتوتە ژێر پرسیارەوە ینی هەمووی لە ژێر پرسیاری خەڵکایە خودی پرۆسەکە لە ژێر پرسیاری خەڵکایە نەک ئەو هێزانی کە تا ئێستا هاتون دەسەڵاتیان گرتووە بەڵام من بەش بە حاڵی خۆم لەوانە نیم کە پێم وابێ بە خودی بایکۆت وەکو هەڵوێستێک ئەتوانێ کافی بێ ینی ئێمە پێویستمان بەوەیە بچینە ئەو دیوی بایکۆتەوە ئەم بە جوڵانەوەی بایکۆتە ئەتوانێت زەمینە سازی هاتنە مەیدانی هێزێکی بڵین جەماوەری بێ بۆ گۆڕانکاری ڕیشەی لە عێراق و لە کوردستانە بەڵام لە خودی خۆیە وەکو بایکۆت ناتوانێت ببێتە مای سەرکەوتنی ئەم جوڵانەوەیە بۆ بەدیهێنانی ئاڵوگۆڕ یان ئەگەر لێرەیە بوەستێ ئیمکانی ئەوە هەیە مەسەلەن بۆ نمونە جارێکی تر لە قۆناغێکی ترا دووبارە خەڵک بکەنەوە بە جیرۆدەی ئەم پرۆسەی بکەنەوە بە جۆری لە جۆرەکان خەڵک بێننەوە و ئاشنان بکەنەوە بەم پرۆسەیەوە نەیەڵن لەمە دەرچن بەڵام گرنگەوەیە خودی تێگەیشتنی خەڵک لە پرۆسە سیاسیەکە ئەبێت تەجاوزی بایکۆت بکە ئێستا مەسەن ئاوڕێستۆران شتێکی وتی بایکۆت ئەو دیوی هەڵبژاردن و بایکۆت دوانەیەکن بەیەکەوە دێنەوەمانە منیش موافقی ئەمەم بەڵام من پێم وایە خودی هەڵوێستی خەڵک بێ لەم دوانەیە ڕزگاری بێ و هەڵوێستی خەڵک لە کاردانەوە بەرەو کارکردن بچێ ینی ئەمەی کە تۆ چاوەڕوانی 4 ساڵی تر هەڵبژاردنێکی تر ببێەوە بایکۆتی بکەیتەوە و دووبارە نیشانی بدەیتەوە کە ئێوەمان ناوێ ینی بە جۆرێک ئەبێتە هەڵوێستێک کە تۆ خەریکی وەکو کاردانەوە نیشانە دەیڵان کردەیەکی هۆشمەندانە نییە من پرسوالەکەم ئەوەیە بۆ من پرسیارەوە بەڕاستی من بە شوێن ئەو وەڵامی ئەو پرسیارەمەوە نیە بڵێم ئەم جوابم هەبێ بە شوێنەوەم چۆنی ئەکرێ ئەم کردەی بایکۆتکردنە ببێتە زەمینەی دەرکەوتنی جوڵانەوەیەکی جددی بۆ ئاڵوگۆڕی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری لە عێراق و لە کوردستانە پرسیارەکە ڕوبەڕووی تۆ کەمەوە هاوڕێسۆران ڕاتان چییەوە بەڕوای ئێوە چۆن نەکرێم کارە بکەین ببەخشە دەنگت کەس کردووە بە ئازارم دەنگت داخراوە ببەخشە بەداخەوە بەرحاڵ هاوڕێسۆرانیش بەجێ هێشتین ئەوە پێم وابێ ئیشکالاتی ئینتەرنێت هەیە لە لای هەردوو هاوڕێ نەزەری ئێوە چێ ڕای تۆ چییە لە بەسەبارەت بەو پرسیارە هاوڕێ شەماڵ من پێم وایە ئەگەر دیقەت بین هەر ڕۆژێ دوایی هەڵبژاردنەکان ناڕزایەتەکانی خەڵک دەستی پێ کردوێتەوە لە شوێنێک مامۆستایانی ئەوانەی کەوانە بێژن بەردەوام خەریکی خۆپیشاندانن چوونەتەوە سەر داواکاریەکانی خۆیان کە بۆ ژیانیان گرنگە لە شوێنێکی تر پێم وابێ ئەمڕۆ بینیم ناڕزایەتی جۆرێک لە مانگرتن لە جێگەی جۆراوجۆر دەستی پێ کردوێتەوە بە بڕوای من خەڵک و ئەم کۆمەلگایەش
هێز ئەزای چۆن ئەم بایکۆتە بمانێ و نەمانەوێ هێزێک نیشانەیە بە خەڵک هێزێک بە معنای ئومێدێک نیشانەیە کە ئەتوانم ئەگەر خەڵک پێکەوە بڕیارێکی هەبێ ئەتوانێ کاریگەری هەبێ من موافقم لەسەرەوەی تۆ ئەمە هێشتا کاردانەوەیە بە شتێک کە هەیە مقاومەتە لە بەرامبەر سەپاندنی سیستەمێکا کە خەڵکێکە ڕاستە ئەمە بەڵام بە بڕوای من ئومێدی تایە ئومێد بە معنای ئەوەی کە ڕێگەیەک پیشانی خەڵکەیات و من لەوێەوە ئەیبینم کە ئیمکانی هەیە کە ئەم نمونەی بایکۆتە بەکار بهێنرێ هەروەکو چۆن ئێستا پتێو نەتێ ڕاستە بۆ نمونە نەیتوانی پارتی بخا یاخود نەیتوانی بەڵام توانی هێزێکە بە دەنگ باز لە ئەزانیی باز لە خودی هەڵبژاردنەکە ناکەم باز لە هەڵوێستی خەڵکەکەم کە توانی هێزێکی وەکو ئەوەی کە حەشدی شعبی هەیە لە ڕێگەیەکەوە کە خەڵک دەنگی پێنەیە بیا بەنەوعێ بێنێتە خوارەوە هێزێکی وەکو گۆڕان کە ئەم هەمووە لاف و گەزافی بەسەر خەڵکا لێدا من پێم وایە خەڵکێکی زۆر دڵی خۆشە بەوەی کە گۆڕانی یەک دەنگیشی نەهێنا یەک کەسیشی نەخستە نێو پەرلەمانەوە ئەمە هێزی نیشاندا هێزێکی معنەوی و ئەم تەجروبەیە بۆ خەڵک ئەبێتە ئەوەی کە سبەینێ بتوانێت بە شێوازی جۆرا و جۆر لە ڕێگەی جۆرا و جۆرەوە ئەمەی لەبیر بێە ئەمە بەکار بێنێتەوە ئیتر لە بەرامبەر کۆمپانیایەکە ئەیکا لە بە شێوازێکی ترێکا بەڵام بیرمان نەچێ خەڵک بەڕاستی پێویستی بە نازانم بەدنەوع ئێگەر بڵێم قسەکەم هەڵە لێ نەیدرێتەوە بەس پێویستی بەوە بوو نەتیجەی ئەم کارەی خۆی ببینێ بە بڕوای من لە حیزبێکی وەک لە بزوتنەوەی گۆڕان بینی ڕاستە سیستەمەکەی نەڕووخان هەڵبژارنەکەی هەڵنەوەشانەوە هەموو دەنگەکان بەڵام دەنگی پارتی لە 600,000ەوە هێنایە سەر 400,000 دەنگی یەکێتی لەوەنەوە هێنایە سەر ئەوەنە گۆڕانی لە ئەمەنەوە هێنای گۆڕانی خست بە ئەرزە بۆ عێراق ئەینەن شت ئەوە هاوڕێ ئەمار باسی کرد چەند هێزێکی لەسەر ئاسمانەوە هێنایە سەر ئەرز ڕاستە سیستەمەکەی نەڕووخان بەڵام هێزی پێیاکرد معنەویان و من پێم وایە ئەمەیە ئەو چەکەرەی کە دروستە بێ لە نێو خەڵکە ئەزای چۆنە خۆی خلاف لەسەرەوە نییە منیش لە هاوڕای ئێوەم ینی ئەم پەیامە مەسەلەن ئەگەر باسەکە لەسەرەوەیە لە سەروبەندی هەڵبژاردنە تۆ کامڕیان هەڵەبژێریت و ئەوانە هەموو هەڵبژاردەیەشی تر جگە لە بەشداریکردن و پەنجەم وەرکردن و ئەوانە وارد و معقول بوو بەڵام باسەکە لەسەرەوەیە یعنی سوالەکە لە هزار من ئەوەیە و ئێستا ئاوڕێستۆرانمان دووبارە لەگەڵای هاتوۆتەوە لامان هاوڕێستۆران من پێم خۆشە جوابێ و پرسیارە لە بەڕێستان وەربگرمەوە ئێوە چۆن ئەمە ئەبینن ئێمە چۆن ئەم جوڵانەوەیە بکەین بە زەمینە سازی جوڵانەوەیکی فراوانتر بۆ خواستی ئاڵوگۆڕێکیشی لە کۆمەلگایە فەرموو دەست خۆش ئاوڕێجان داوای لەبەر نەکەم بۆ پچرانە کێشەکە فەنی بوو مەسلەی تۆ پرسیارەکەیان تۆزێک قورسە بڵێ چۆن ئەمە بکۆ بکەینەوە یاخود چکە پێشتر باسمان کرد بایکۆت نەڕێکخراوە نە بەرنامەیە نەپەیڕەوی ناوخۆی هەیە بەڵام ئەکرێ ئەو ڕۆژەی هەڵبژاردن ڕۆژی دوای هەڵبژاردن کە نسبەتی لە 166 یا 60 دەست دەکەوێت پێتەوترێ پانتاییە کە دێ ئەم پانتاییە تۆ لە 160 عراق پێکەوەن لە پێشتر پێش بایکۆت من هەڵبەتە هەنە قسە هەیە لەوانەیە ئێستا باسی کەمەگەر لە هەموو عێراقا لە بەغا لە بەسرە لە ناسرێ لە سلێمانی کۆبوونەوە دانیشتن کرا پێش بایکۆت کە حرەکەیەکی بە کوردەکەی بە عەربەکە بڵێن حرەکەی مقاتعە و ممانعەی کرێ یعنی پێش هەڵبژاردنەکە شتێکی بەقوت بێتە پێشەوە کە بایکۆت بەهێز بێتە دەرەوە نەک بە تەنیا لە زەنی تاکەکانە بێت بەڵام ئەوەی کە من ئاگادار بم لە نزیکەوە لە دوورەوە کاتەکە مەجای ئەوەی نەیە کە ئەو هێزە بتوانێت دروست بێ و بەڕسمی بێتە سەر جادە و لە مایکەکان و لە تەلەڤیزۆنەکان ئەعلانی خۆی بکە بڵێ ئەمە ئەم هێزن بەڵام هەوڵەکان هەبووست تا ڕادێکی باشیش پێشکەوت بەلاکولین دوای بایکۆت ئەم هێزە خۆی کۆبەتەوە خەڵکەکە کۆبەتەوە بەڵام پێویستی بە دوو حرەکە هەیە یەک خاڵە لاوەزەکانی ئەم بایکۆتە لە شوێنێکا کۆکاتەوە هەموو ئەم بایکۆتانە هەموو ئەم کەسانێکی بایکۆتان کردو خۆیان بە ئازادی خواز دەزان کەسانێکن دژی ئەوەن کە زۆڵمیان لێ بکرێت لەلایەن هەر کەسێکەوە بێت دینی بێنێتەوەی بێت هەر بابەتێکی تر بێت کەواتە ئەمە بۆی هەیە کۆیکەیتەوە مەرزنیە تۆ لە 160 کۆکەیتەوە هەر نمونەیەکی بەسیط ئەگەر ئەم لە 160 لە انتخاباتی داهاتووی پەرلەمانی کوردستان خۆی بکا بە هێزێک بە ناوی بەرەی بایکۆتەوە
تەسەورە کرێ ینی ئەگەر لە 16 نێنێ ئەگەر هاتوو ببێتە جێی هیوای سیستمی ئەو گۆڕانکاریانە لە 140 بێنێ بەبێ ئەوەی ئەندام پەرلەمان هەڵبژێرێ یاخود بەو سیستمای ئەوانە بڕوە من دوایی باسیواکە مەگەر کات مەودابای عنی تۆڵی چی کاتت ئێمە بەس ئاو ڕستۆران قسەکانت ئەم باسانی کە یەکەی زۆر جێگای بایەقا کێشەکە ئەوەیە دەنگز زۆر خراپە زۆر بە کزی دەنگە بیستمەوانە کەمی ئەوەمە کە بینەران گوێبیستی قسەکانی تۆ نەبن یاخود سوود لە قینەکان نەبینن بۆیە ئەگەر هەموو چاچی بکەیت تاو کاتی چاچێکی ئەسمە لە ئەوڕێ ئەمار و هەمان پرسیارەکەم هاوڕێ ئەمە چی بکەن بۆیە ئەم جوڵانەوەیە بێتە دەرەوە جوڵانەوەی ئاڵوگۆڕێکی فراوان وە لە بایکۆت لە جوڵانەوەی بایکۆت سوود وەربگری بۆرە هاوڕە شەماڵ وازەح نەبوو دەنگەکە ئەتوانی دووبارکەیتەوە بەڵێ مەبەستمەوەیە پێشتر باسی ئەومان کرد ماوەیەک بە ڕێزی قەتع بووی چوویتە دەرەوە باسەکە لەسەرەوەیە جوڵانەوەیکی بایکۆتی فراوان لەسەر تاسەری عێراقا کرا وە مەسەرەن وتمان کە ئەمە چۆن دەرکەوت و خۆشت باست کرد ئێمە بەڵام قسەکە لەسەرەوەی ئەم جوڵانەوەی بایکۆتە بە جۆرێک نیشانیدا کە ئێوەمان ناوێت ئەمانەوێت ئەم دۆخە کۆتایی پێبێ و هەمووتان مەرفوزن کولی پرۆسەکە مەرفوزە کولی هەموو ئەوەی کە پێ وترە پەرلەمان و هەڵبژاردنوانە لە ئێمە ڕەتکراوەیەوە ئێمە ئاڵگۆڕی ڕیشەیمانوێ بەڵام باسەکە لەسەرەوەیەت ئەگەر هەڵوێستەکە لێرەیە بمێنێتەوە بە جۆرێک لە کاردانەوە ئەبینرێت ینی مەسەرەن هەڵبژارد نەکرێت تۆ ناچی بەشداری کە ئەگەر هەڵبژاردن نەکرات چی ئەەکەی و ئایا خەڵک مەسەرەن چۆن بکرێت ئەم هەڵوێستە کە ئێستا مەسەرەن گۆنا باسی کرد واقعان دروستە کە نیشانی دا ئێمە جەماوەریی فراوان خۆی بە خۆی نیشاندا ینی ئاوێنەیەکی دایە دەستی هێزی خۆی نیشاندا تۆ لە 170 ئەی ئەوانەی کە ڕقتان یاخود قینتان لەم دۆخەیە یاخود ئەم دۆخەتان قوبوڵ نیە ئەم دۆخەتان لە لامەرفوە بە هەر معنایەک ناڕازین ئێوە لە 170 کۆمەڵگایان ئەمە قووەتێک و هێزێکیدا بە خەڵک ینی ئەمانە بەڵام لەمە زیاتر ئێمە چۆن بیکەین بە جوڵانەوەیەکی کردەیی بۆ ئاڵوگۆڕی ڕیشەی لە کۆمەلگای نەک بە تەنها جوڵانەوەیەکی دوورکەوتنەوە یاخود دوورە پەرێزی لەو پرۆسە سیاسی کە هەیە ئەمە گۆشەیەکی مهمە لە باسەکە بەڕایم من لە مقابلەیەکی تەلەڤیزیۆنی لە دوای هەڵبژاردننی 2010 باسی ئەوم کرد وتم ئەو کاتە هەندێ هینی طبعاً ئەو کاتە مفۆزیە وتی 2010 وتی ڕێژەی دەنگدانەکە لە هینە لە 144 بوو ئەمجارە هەرواڵێ تقریبا 43 ئەو کاتە وتم هەندێ هینە لایەنی سربەخۆ و مراقب و ئەوانە چاودێر وتیان لە 20 کەمترە دەوری 90 و شتێکاوە وتم ئەو لە 180 لە 170 خەڵک بگرە لە 160 ئەوەی هیچ نوێنەرایەتی سیاسی نییە هیچ نوێنەرایەتێکی سیاسی نییە هیچ تەمسیلێکی سیاسی نییە هیچ ڕێگایەکی نییە بۆ دەخاڵەتکردن لە سیاسەتی ئەم وڵاتە لە بریاردان لەسەر مەسیر و چارەنووسی خۆی لەسەر ژیان و گوزەرانی خۆی ئەمانە ئەبێت چی بکەن وتم لە 100 ڕێگایەکی تر هەیە لە ئەخیرا خەڵکە گرێتە بەر نەکی ڕێگەی پەرلەمان و انتخابات و مؤسساتی حکومی ئەبێ ئەوانە چاوەڕێ بن یعنی دەوڵەت و مؤسساتی حاکم ئەبێ دڵیان خۆش نەبێت ئەبێ چاوەڕێ بکەن خەڵک ڕێگایەک بدۆزیێتەوە ڕێگایەکی تر بدۆزیێتەوە تعبیر لە ئێرادەی خۆی بکە تعبیر لە هین خۆی بکە مەبەستم اعتراضات و مەبەستم هەموو ڕێگایەکی تری ئەگرێتە بەر ئەچێتە سەرجادە اعتراض مانەگرێ حتا انتفاضش بوش لە ئەخێرا کە بینیمان 2010 و 2019 ڕاپەرینی ئۆکتۆبەر ئەمجارە قەزیەکە ئەلۆستەرە لەوەی کە ڕێژەی مقاتعەکە بەڕای خۆمان زۆرتر بوو زۆر دلیل لەسەر ئەوە هەیە مؤسسەی حاکم بە پەرلەمان و ئەحزاب و هێزی چەکدار و هەموو هینەوە ئەسباتی فەشەلی خۆیانیان هێناوە بۆ جارێکی کە ئەو سەرکوتە کە کردیان بەرامبەر حرەکەی ئەترازی خەڵک ئەو هەموو سەرکوتە سەدان خەڵک
زحیەی بۆتە قوربانی سەرکوتی بێڕەحەمانەی هێزی چەکدار و هێزە ئەمنیەکان لە 2009 و 2020 داخوازیەکانی خەڵک لە جێخۆی ماوە هیچ جواب نەدراوەتەوە نەبێکاری جواب دراوە نە مەسەلەی زەمانات جواب دراوە لە مەسەلەی خەدەمات جواب دراوە نە کەهرەبا باش بووە خراپترش بووە نە ئاوی پاک نە کاری بەلەدیە نە ئاستی فەساد و گەندەڵ و تاڵانی چوەتە سەر هەموو ئەمانە قۆڵتر بوونەتەوە کێشانە تاوەکو چۆن بڵێ جواب پێ بدرێتەوە ئەلانی کەم تۆزیەک سوک بکرێتەوە لەسەر شانی خەڵک هێنا ئەمانە لەسەر ئەمانە خەڵک هاتووەتە دەرەوە ئەمانە ئاڵۆزتر بوون و زیاترش بوون ئاستی ئەو کێشانە جا خەڵکش ئەبێ ڕێگایەک بدۆزیێتەوە بۆ هینە بۆ دفاعکردن لە وجودی خۆی دفاعکردن لە کەرامەت و لە پاڕۆی نانی مناڵەکانیەتی بۆ کەهرەبا بۆ ینی ئەساسترین پێداویستیەکانی ژیانی ئینسان خەڵکی عێراق و کوردستان لێ مەحروم و ڕۆژ بە دوای ڕۆژ زیاتر مەحروم ترەبی بۆیە من ئەڵێم وەکو کاک سۆران وتی طبعا ئەوە بەتاکید حرەکەیەکی جەماوەری لە دوایەوە دێت دیارە لە دوای انتخابات یەکسەر هەوڵەدرا کە شتێک بکرێ مانگرتن بکرێ شتێکی سەراسەری ئەوانە بەڵام من ئەڵێم بە ئاسانی ئەوە ناکرێ بە تایبەت لەم مۆزعە هەستیارە بە تایبەت لەم تەقابلە شبه ینی بە شێوەیەکی هینی بۆنی چەک و هینوان لێ دێت و ئەوانەوە و هەڕەشە و هێزی چەکدار و لەلایەک هێژی سەدرش هێزێکی عسکەری گەورەیە و میلیشیاشی هەیە بۆیە خەڵک چاوەڕوانیە لە کەوتۆتەوە کەوتم دڵەڕاوکێ بەهۆی ئەم تەقابلە بەڵام لە ئەخیرە هینە ڕێگا خۆیەگرێتە بەر ڕێگایەکی تری نییە حت بێجگە لە ئەعتراز مانگرتن ئەو خۆپیشاندان و هینە بەڵام یەک شت هەیە یەک نقصانی هەبوو هەموو ئەو حرەکاتانە سەرەڕای هەموو ئەو قوربانیە کە دراوە ئەوەیە کە منەظەم نەبوو ئەفقێکی وازەحی نەبووە حرەکەت هەزار و یەک نقصانی هەبوو حرەکەیەکی عەزیم بوو ئامادەیی و ئاستی ئامادەیی خەبات و وڕە و ئەمانە زۆر بەرز بوو بەڵام مەبەستە ڕاپەڕین ئۆکتۆبەرە دیارەوە نییە بەڵێ باسیەوە ئەڵێم ئەم جارە ئەبێ خەڵک بزانیە زەعفەکانی لەکوێ بوو کە نامنەظەم بوو ئۆفقێکی موحەدی نەبوو لایحەیەکی نەبوو لایحەیەکی ئەساسی نەبوو بە مطالباتی خۆی لانی کەم ئەگەر پەرلەمانێک بێ بخاتە ژێر فشار یان هەر کاندیدێک یان هەر کوتلەیەک کە ئەبێ ئەمانە ئەگەر ئەمانە نەکرێن هینە مثلەن ئەکەوێتە بەرپرسیارەتیە لە بەرامبەر خەڵکا و هینەوە دوایی بەڵام خەڵک سەرەڕای هەموو قوربانیە هیچ یەک نەخستۆتە بەردەم هینێکی بە شێوەیەکی مەبەستن بە شێوەیەکی مەکتوب لایحەیەکی مەکتوب و معلومون ئەمانە چیانەوێ خەڵکی هینەوە بەڵام بە شێوەیەکی منەظەم هێزێکی منەظەم لە دوای لایحەیەکی نووسرا و کاتە بەردەم هەموو جامعە و هەموو هێزە سیاسیەکان و هینەوە ئیتر هەر کەسێک بێتە هینە خۆی بڵێ من هینە دێم حاکمیەت یا وڵاتە بکەم یان خۆم کاندید بکەم یان هینەوە ئەبێ پرسیار بێ بەرامبەر خەڵک بەرامبەر ئەوانە ئەمە نەبوو ئەڵێم ئەم جارە ئەبێ ئەمە هەبیت دەستخۆش هاوڕێ سۆران من دێمە لای تۆ پێم خۆشە ئەگەر بکرێت دووبارە هەوڵ بدەیت نازانم ئێستا دەنگەکەت چۆنە پێم خۆشە جوابی هەمان ئەو پرسیارە وەربگرمەوە نازانم دەنگت داخستووە هاوڕێ دەنگت داخستووە ئێستا باشترە تۆ دەکەنێک باشترە فەرموو زۆر باشە ئێمە پێشەوە بۆی دەنگکە لە مۆبایلەکەوەیە ئەوڕێگان هەر لەسەر مەسلەی کە ئەم حرەکەی باوکۆتە یەک کورتەی تر لەسەری بەمێ یعنی سیرەکە حرەکەیکی بایکۆت لە زاخۆ بۆ بەسرە هەمان هەدەفی هەیە کە بێبێەوەی حیزبێک یاخود ڕێکخراوە بێ ئەمانە تەنزیم کاشتێکی جوانە ئەمە گەرکاری لەسەر بکرێ لەسەر چی کارەکە با من یەک لێرە قسە بکەم لێرە ئەڵم مادەم هەموو جیهانیم ڕە بە سیستمی دیموکراتی و دیکتاتۆرەکانیشەوە پەرلەمانیان کردوتە جێگەی ڕۆایدان بە ناڕۆایەتەکان ئەمە هەمویان وایان کردووە
لە ڕووی چیەوە لە ڕووی یاسایی و شەرعێدان بە سیستم و بەهێزکردنی ڕخسنەکانیان بەرەی بایکۆت لە مقابلی ئەمە هەتا لە دەرەوەی پەرلەمان لەسەر جادەکان خوێن بڕژێ و انتیفازە بکە و جارێکتر داوای انتخاباتێکی پێشوەخت بکات هەر هەمان سینارۆ دووبارە ئەکاتەوە بەدیلەکەی چێ بەدیلەکەی ئەم کە بەهێز دەکرێت بەڕێکخراوە کرێ خودی ئەم بەرێ ئەتوانێ بەشدار بێت لە پەرلەمان بە چ شێوەیە بەو شێوە ناکە حیزب یاخودکانی دەکێ حیزبی نوێنەری حیزبەکەیەتی بۆ دەسەڵات بەدیلەکەی ئەوەیە نوێنەری خەڵکە لەکوێ لە ناو حیزبەکانان نا من بەڕای خۆم یعنی زۆر ئاسانیشە ئەمە ئەوەی زاخۆ ئەوی بەسرە لە هەمان هاوڕا دروستە بن ئەنجومەنی گەڕەکەکان و شوێنی ژیان زائدن شوێنی پیشە کابرا مامۆستایە سەر بە تەربیە سەر بە سەحەیە سەر بە کارەبایە ئەلەمانەیە کە ئەنجومەن دروست بوو لەم ناڕۆن لەم بەرە بایکۆتانەیە خودی خۆی مەترسێکە بۆ سەر دەسەڵات بە هەمیشەی ئەگەر نەشگاتە دەسەڵات نەکمە بەستەمەوەی دەسەڵات چکە من یەکێ لە نظرەکانەوەی پەرلەمان جێگەی دەسەڵات نییە دوجار لەو بەقوتر هەموو جارە بە اتفاقاتی سیاسی ئەکرێت لە خیرەوە بەڵام ئەگەر لە سەتا چلی پەرلەمانی عێراق ئێستا بەرێکی بایکۆت بووە هەڵبەتە هێزێ بوو نە ئەتوانرە هەموو شتەکان بە قانونی تێپەڕێن ئەمە خۆی لە خۆیان ئێمە لێوە سیرەکەین کە ئەگەر ئەم بەرەیە نزوڵێت بۆ لە شەقامەوە بۆ پێشتر هەر لە شوێنی خۆیان ڕاوکات تۆزێ بێ ئەمەلی دروست دەکاتەوە جاریتر وەکو هێزەکەی گۆڕان دەرەچێتەوە دوای بێ کورسەکان ئەمێنێتەوە مەبەستم لە بەشداریکردنی پەرلەمان بۆ دەسەڵات نییە بۆ چاکردنی و خۆشگوزارانی وەسعی خەڵکە تا ئەو شێوەی ئەتوان من کە مادەم ئەڵم پەرلەمان بتەوێت نەتێوڵات نییە لە جیهان ئەمڕۆ پەرلەمانینەوەی بۆ پڕی مەلەکیێتەوە تا پڕی دیکتاتور دیموکراتەکانش کەواتە بەس لە ساحەی لە پانتای پەرلەمانە هەوڵ بێ بچیتە ناوی بەچی من بەڕای خۆم ئەگەرم بەرەی بایکۆتە هیچ بەرنامەیەک و سیاست و کوشتێکی ناوێت زۆر بەخۆتێکی بەڵام بە تەنیا دژی هەموو ناڕەوایەتەکان بوەستی لە هەموو کاتەکانە هی ژنە هی مەکتەبە هی سەحەیە سبەینە لە تەندروستیان مەشاکلێکی بەری بایکۆت قسەی خۆیە بێت لەسەر مەسەلەی تەندروستیکە مەسەلەی خەڵکە ئەوە کەواتە کۆی گشتی دژایەتی ناڕەوایەتەکان ئەتوانی بڵێ بەرەی بایکۆت دژی ناڕەوایەتەکان ئیتر لە ناو پەرلەمانە بێ و لەسەر جادە بێ و لە ناو مەکتەبێکا بێ و لە سەحە بێ بە هەمان شێوا بێ ئەمە کورتەی لەسەر ئەوەی کە تۆ ئەڵێ ئەمە ئەکرێ ببێتەوە من وە قەناعەتی خۆم وە ئەڵێم و عەمەلیشەن عەمەلیەن ئەکرێت یعنی ئاسانە و زۆر گران نییە بەڵام ئەکەوێتەوە سەر دوو خەڵ هەورەعمار باسی شتێکی کرد نوقتە لاوازەکانی خۆمان بزانین کە زۆر زۆر گرنگە چکە تۆ لە لاوازەکەەوە دەست پێکەی دوو هەم گروپێک و دەستەیەکی خۆ بە قوربانی دەری ئەوێ ینی کەسانێکوێ کە بتوانێت ئەمە ئاراستەکە بەو ئاراستەی خۆی ناکە خۆی ئەو ئاراستەی کە ئیتیجاهێکی وان ڕێکخە لە پێناو خۆشگوزەرانی خەڵکە خۆ تۆز ناتوانانی دەسەڵاتی عراقی یاخود دەسەڵاتی ئێرانیان بەهۆی ئەمەوە بڕوخێن بەڵام ئەتوانی بلانی کەمی مافە سەرەتایەکانی خەڵک بتوانی لێ دابین و جێبەجێ بکەیت دەست خۆش سپاس بە لە کات لەوە زیاتر نەکەیت سپاس هاوڕێ بڵێ بۆنە من پێم خۆشە بزانم تۆ گەر شتێکت هەیە سەبارەت بەم باسانەکە تا ئێستاکرا حەزەکەم جۆم لە تۆ بێ ئەگەر نا من خۆم بەڕاستی تاقیبم هەیە لەسەر ئەم مەوزوعەوە هەوڵەدەم لە وجهە نەزەری خۆمەوە جوابی ئەو پرسیارە بەمەوە کە ئاراستەی ئێوەم کرد فەرموو زۆر باشە ئەگەر ڕێگەم بەی وەڵا شەماڵ پێم خۆشە من چونکە ئەم پرسیارە زۆر گرنگە یعنی ئەوەی کە ئەگەر بایکۆت شتێکی کردبێ ئەگەر ئومێدێکی بەداهات و دروست کرد بێ ڕێگەکەی چییە لەکوێ توانێ بیکەم ئەم شتە بەچی وای لێت و ئەوانە منەچمەوە سەر هەنێ قسەی با بڵین کە هاوڕێ ئەمان لەسەر شۆڕشی ئۆکتۆبەری بەغاو ئەمانە کردی لەو شوێنەیە ئەو کاتە لە بیرمەکە پێم وا بێ من و تۆ چەند جارێک گفت و گۆشمان لەسەر کرد بە بڕوای من خەڵک هەوڵیە سنەتی خۆڕێخەری سنەتی ڕێخستنی کۆمەلگا ئیدارە پیشان بات هەر ئەوەی کە بینیمان سندوقی مالی دانا جل شۆرگەی دانا ڕێستورانت و شوێنی خواردەمەنی دانا خواردنی هەزاران کەسەیە هاتوچۆی بە هەزاران کەسە کرد لە ڕۆژەکانی سەرجادەی خەڵکە لەو کاتەیە ئەوان پیشانیانەیە کە خەڵک ئەتوانێت ئیداری خۆی بکە و بە شێوەیەکی سنەتی زۆر یەکسانی خوا زۆر پێشڕەوانە بەکاربێنێ لەمەیە و ئەم نمونانی هاوڕێ سۆرانیش ئێستا باسی کرد بە بڕوای من و پێشتریش تۆ خۆت قسەت کردووە لەسەر ئەوەی کە
چۆن خەڵک ئەتوانێت نمونەی تری خۆ بەڕێوەبەری کاری هەرەوەزیە، کاری لە گەڕکایە، کاری دروستکردنی قوتابخانەی هەر جۆرە شتێکە کە بە جۆرێک نمونونەکانی بەدیلی دەسەڵات پیشان بە نمونونەکانی ئیداری کۆمەلگا پیشان بە. بەڵام لەگەڵ ئەوەیشا ئێمە هەر هاوارمانە کە خەڵک ئەبی ڕێکخراو بێ ڕێکخراو بێ مەسەلەن بیرکردنەوەمان بۆ ڕێکخراوبوون چییە؟ چ جۆرە ڕێکخراوێک باس لەکەین؟ ئایا باس لە حیزبێکی سیاسیەکەین کە خەڵک بۆ خۆی بمانێ و نەمانەیە ئەم تەجروبانی کە کردوێتی حیزبی سیاسی بە باش و خراپیەوە لە بەرچاو کەوتووە و جارێتر چاوی نانوقێنێ دوای هیچ حیزبێکی سیاسی بکەوێت. هاوڕێ ئەمار من پێم خۆشە لەسەر ئەو مەسلەی باس لە لائحە ئەکا، من پێم وایە لائحە باشە، بەڵام لائحە هیچڵی ئامرازێکە کە تۆ خەڵک کۆ بێتەوە بە دەوریا، بەڵام هەر لائحە لە خۆیەوە دروست نابێ. ئەبێ ئەم ڕێگەیانی کە خەڵک لە شوێنی گەڕک لە شوێنی کار ئەنجومەن دروستەکە، شورا دروستەکە، کۆمیتەی بچوک بچوک دروستەکە، هەرچیەک دروستەکە بە بڕوای من ئەمە کلیلەکەی کە ئومێدێ پێیاکە بەوەی بەدیلێ پیشان بە جا چەنە بچوک بێت، چەنە ورد بێت، چەنە سەرەتایی بێ، ئەم بایکۆتە هەنگاوی داهاتووی ئەتوانێ ئەمە بێ نەک شتێکی ئەزانیی نەک دووبارەکردنەوەی تەجروبەیە کە خەڵک لێی بترسێ و ئێمە ژۆکو چزانم بەرەی چە بەرەی سۆشیالیستی کۆمۆنیستەکان شیوعەکان هەموو ئەوانەی کە بە دوای شتێکی تراگەڕین بە بڕای منە بێ بڕۆین لەگەڵ ئەم بەریا خەریکی ئەم چیکردنە بین، خەریکی مەلعەمەل بین و ئەم ڕێگایانە بدۆزینەوە و وەڵاممان پێ نییە. ئەوە زۆر وازەحە، نە هاوڕێ ئەمار نە هاوڕێ سۆران نە من نازانم لەوانەیە تۆ ئەگەر وەڵامێکی لێرە ئاسای سحری کەس پێی نییە زۆر قورسە، بەڵام ئەتوانین بیر بکەینەوە چ سەرەتایەکێ. دقیقا نەزانین چۆنە من بەمەستم ئەوەیە کە ئێمە ئەم پرسیارە تەرەحکەین، یعنی ئەزانین جاری وهەیە تەرەحکردنی پرسیارەکان بۆ خۆی ڕۆشنکردنەوەی فۆرمۆڵەکردنی بە جۆرێکی زۆر ڕۆشن و دیار بەشێکی گرنگی کێشەکانی ئێمە چارەسەرەکە. ئەزانین چۆنە من لە شتێکەوە دەست پێەکەم کە پێم وایە کە ئێمە کەمتر سەرنجێ دەینێ. زانی کارکردنی ئێمە لە وڵاتی وەکو عێراقا کارکردنە بۆ ئاڵوگۆڕ لە جێگایەکە کە ئێمە دەوڵەتێکی فاشلمان هەیە. زانی ئێمە تەجاروبەکانی شۆڕشەکانی ڕابردووی دنیا لە سایەی دەسەڵاتێکە هاتۆتە پێشەوە کە لە سەروبەندی تێکشکانە بووە، بەڵام نەک ئەوەی کە دۆخی دەوڵەتی فاشل فەشەلی دەوڵەت ببە بە دۆخێکی سیاسی تاو. زانی تۆ مثلەن دەسەڵاتی قەیسەریت هەیە، دەسەڵاتێکی ناوەندی مەرکەزی دەوڵەتێکی پۆلیسی سەرکوتگەر چۆن دام و دەستگای هەیە چی هەیە ئەوانە لە سەروبەندی شەڕێکە شکست ئەخواتەوەوانە بەرەو پاش ئەگەڕێتەوە فرسە دێنێت جەماوەت پەلاماریەتی چێشتێنێ ئەوانە، بەڵام تۆ لە هەلومەرجێکی وەکو عێراق و وەکو کوردستان و ئەوانەیە بەسەن سۆما لە ئەفغانستانە چوزام خەریکە نمونونەکان زۆرە بنەوە یەمەنمان هەیە، ئەوە سووریامان هەیە، ئەوە کوێت هەیە. یعنی تۆ لە هەلومەرجێکی دیاریکراوە کارەکەیت بۆ ئاڵوگۆڕ کە هەلومەرجێکە ئێمە تاقیکردنەوەمان لەسەری نییە، تەجروبەمان لەسەری نییە. ئەحزابێکە ئێمە لە ڕابردووە چەپەکان و سۆشیالیستەکان و شۆڕژەرەکان دروستیان کردو و دۆخیان گۆڕی ئەوانە دوژمناتی دەوڵەتیان کردو. بەڕاستی من ئێستا زۆر جاروا هەیە خەڵکێکڵێ دەوڵەت ئەبێ لە ناوچە و دەوڵەت سەروبەتی بابێ و دەوڵەت لە عێراقا لە ناوچووە. دەوڵەت ئەو دەوڵەتەی کە تۆ ناوێنی دام و دەستگای دەوڵەتەوە نەماوە. ئەسڵەن کێشەی ئێمە لە جاری وا هەیە لە شوێنی وەکو کوردستان و عێراقاوەی کە دەوڵەتمانێ نەگەوەی دەوڵەتێکی سەرکوتگەرمان هەیە. یعنی دەسەڵاتی سەرکوتگەر وجودی هەیە، بەڵام و دام و دەستگای پێی ئەوترێت دەوڵەت لە شوێنەکانی ترا. مەسەلەوەی لە تورکیا دەوڵەتە، لە عێراق و لە کوردستانە وجودی و کێشەی ئێمە ئەمەیە. لە هەلومەرجێکی وایە ئێمە شێوازی کارکردنمان بۆ ئاڵوگۆڕ فەرقەکە و ئێمە ینی جوڵانەوەی کە بۆ بایکۆت هاتۆتە پێشەوە ئەبێت دەرگامان بۆ بکاتەوە بڕۆینە سەر ئەم شتە. ینی لە جێگای وایە پرۆسەی شۆڕش زۆرتر بیناکردن و سازدانە تا ڕووخاندن و تێکدان. ینی تۆ بەجموعەیەک میلیشات هەیە لە وڵاتێکا خەریکن بەس بە یەکا کێشنوانە یەک ڕێگا دوو ڕێگا هەیە بۆ دەرباز بوونیاوە تا هێزێکی میلیشیایی بەقووەتر بێت، وەکو مەسەن چۆن تالیبان وەختی خۆی لە ئەفغانستانە کردی پەلاماریدا هەرچی دام و دەستگای تر هەبوو هەمووی ڕاماڵی خۆی بە تاقی تەنیاوتی من دەسەڵات و تەواو یا ئەمەیە
یا ئەوە تا جەماوەریەکی ئامادە و جەماوەرێکی ئومێدەوار خۆی دام و دەستگاکانی دەسەڵاتی خۆی لە خوارەوە دروستکە و لە فرسەتێکە پێک هاتووە لە بۆشاییەکە کە پێک دێ لێرە و لەوێ ئەوانە سوود وەربگرێ نمونەیەک نیشاندا بۆ سەرنجام هەر ببێتەوە میلیشایی کە ئەوانی تر هەموو ئەبێ پاشەکشە پێ بکە بەڵام سەرەتای کار هەنگاوی یەکەمی کارکردنەوانە دروستکردنە نەک وێرانکردن و ئەم هێزە سیاسیانەیە ئەمە فێری ئەمە بن بەم ئاراستەیە کارکەن و ئێمە لە بایکۆ دەبێت سوودی ئەوە وەربگرین لە کوێیا فرسەتمان هەیە ئەوانەی کە هاتنە مەیدانی تەحریر و خەریک بوون نمونەی کۆمەلگایەکی تریان بە ئێمە نیشانەدا کە نە پۆلیسی تایە کەس بگرێ بەڵام دزی ناکرێ باشە هینی تایە مەلای تایە بە خەڵک بڵێ ئەخلاق چیە و نازانم چیە و ئەوانە بەڵام خەڵک لەو پەڕی بە ئەخلاقی و بە مۆراڵی ئەوانە مامەڵی یەکترەکەن و ئەوانە نە هیچ هینێکی عالمێکی ئیجتیماعی هەیە دابنیشێ باسی نازان چێکان کەوانە بەڵام خەڵک خۆیان بەڕێوە ئەبەن وە باشترین و دۆستانەترین پەیوەندی لە نێوانیانە هەیە ئێمە ئەمە لە ناو جەرگی ئەم کۆمەلگایەمە وجودی هەیە لە ساحەی تەحریر خۆی نیشاندا بڕۆین بیدۆزینەوە هێزە چەپەکان و هێزە سۆشیالیستەکانە بێت دەست بەرن بۆ ئەوە و ئەوە بەرەو پێدەن من زۆرم قسە کرد من جوابم پێ نیە ناڵێم جوابم پێ ئەوان ئەمەی کە من ئێڵێم سەرەتای جوابێکە بەڵام من وازانم کە بێ بەم ئاراستەیە دی بکەینەوە بە ئاراستی کۆنا حیزبێکی سیاسی دروستکەین لەسەرەوە تا خوارەوە تەنزیماتی هەبێت و ئەمانە ئەم حیزبە بێت دنیا ڕزگار کاتەوەمانە بەنەزەرم ئەمە نایخوا حیزب لە خوارەوە دروست دەکرێت حیزبی جەماوەرە بێت دروستکەی حیزبی خەڵک دروستکەی خەڵک حیزبی خۆی دروستکە نەکتووە 4-5 نەفەر لەسەرەوە دەست بەنە دەستی یەک و گروپێک دروستکەنەوە اینجا بڕۆن ئەندام بگرنەوەمانە اینجا قاعدە دروستکەن اینجا بڕۆن شۆڕش هەڵگیرسێنن بە بڕۆی من ئاوا ناتوانین کارکەین من ئاماژە بەوە بەم زۆر کۆمنت هاتووە ببەخشن من طبعا فرسەت بە هەمووتانەیە مەزانم زۆرە قسە کردوانە حەقی هەمووتانم خوارد تقریبا کۆمنتەکان زۆر پڕبایەخن بۆیە کۆمنتەکان پڕبایەخن قسە لەسەر کێشە لەسەر ئەوەیە کە باسەکە لەسەر هینە درێژی کۆمنتەکانەوە ئەوانە من حتمما ئەبێ بیان خوێنمەوە ناچارم بەڵام داوای لە بردنەکە مەگەر بە دیقەت نەمخوێنەوە ئەو هاوڕیانی کە کۆمنتیشیان نووسیوە ئەگەر بیانێ بەشدار بنەوە من لیکەکەم داناوە وەکو کۆمنتێک ئەو لیکە کلیک کە نەتوانن بێنە ناو ستۆدیۆوە زۆر خۆشحاڵە بین لەگەڵمان بۆم گفتوگوۆیەوە ئەم بابەتە گفتوگویانە لە داهاتووشە فراوانتر و هەمەلایەنەتر ئەبینە پێشەوە هاوڕیانێک تەمان دەستخۆشانیان نردووە دەستیان خۆش بێ زۆر سپاسیانەکەین خۆشحاڵین کە لەگەڵمان و مێدەوارین هەروە متابعی بەرنامەکانمان بکەن هاوڕێ ئیسماعیل یاسین ئایا هیچ گۆڕانکاریەک لە سیاسەتی لیبرالیزمی نوێ کۆمپانیا سەرمایه‌دارەکان و بانقی نێودەوڵەتی دەکرێت کە هەرێم و عێراق پێوەی پابند بن کە وڵاتەکە مافیا تووشی کورتێنانی بوجە و موچە و خزمەتگوزاری بێکاری کردووە لە ماوەی ڕابردوو 800 ملیار دۆلاریان بەهەدەر داوە بێگومان هیچ شتێک لەم ئەڵگۆڕانە بەدی نایە بەعکسەوە ئێستا کێشە لەوەیە لە کوردستانێکە کە تۆ بەدەست نیۆلیبرالیزمەوە جیرۆدەی بەدەست تاڵانکاری و بەدەست کۆمپانیاوە جیرۆدەی خاوەن کۆمپانیایەک دێبێ بە هینکەمە بە بڕای من نەوەی نوێ ئەوەن مارکس شتێکی هەیەڵێ ڕووداوە تاریخیەکان دووجار دووبارە بنەوە جارێک بە تراجیدی و جارێک بە مەحزەلە گۆڕان تراجیدیای جوڵانەوەی جەماوەری کوردستان بوو نەوەی نوێ مەحزەلەیە بەڕاستی لەم پرۆسەیە دووبارەکردنەوەی هەمان تاریخە بەڵام بە شێوەیەکی گاڵتە جارانە مەحزەلەیە کە تۆ خاوەن کۆمپانیا کە خۆی کولفی کولە و هەموو مەکتەب سیاسەکەی تەعینی خۆیەتی و هەموو ئەندا پەرلەمانەکانی تەعینی خۆیەتی خۆی مەعاشیانەتێ ئەو بێدابنیشێ کۆمەڵگەی کوردستان ڕزگارکە بەڕاستی ئەمە بۆ خۆی نیشانەی داڕمانی ئەم کۆمەڵگایە نەک نیشانەی پێگەیشتنی بەرحاڵ نەخێر ئەوە هیچ ئاڵگۆڕێک لە ئاسۆیە وجودی نییە هاوڕێ ئاسۆ فەقیاڵێ بایکۆتی خەڵکی کوردستان و عێراق ئەوەی بە دنیای دەرەوە گوت کامووی هەزە ئیسلامی و ناسیۆنیستەکانی کوردستان و عێراقیان بە هەموو ڕەنگەکانەوە ڕەفزە دقیقا نێمەش لەگەڵ ئەو قسەیان و تەواو دروستە و تەکیدمان لەسەرەوانە کرد هاوڕێ خەسرە و خالید ئەڵێ دەستخۆشی لە ڕاستیدا بایکۆتکردنی خۆرز بە هەڵوێستێکی دروست و تەندروست نییە لە لاستی زۆرینەی خەڵک هەر لە بنەڕەتدا باوەڕی بەم هەڵبژاردنەوە هەڵبژاردنەکانی پێشوو نییە دروست و تەندروست نییە خۆرز بە هەڵوێستێکی
نازانم ئومێدەوارم باش بیخوێنمەوە ئین نەبێ ڕەنگە هەندێکیان جۆرێک بێت لە هەڵوێستی دژی سیستەمی حکوومەتی عێراق و کوردستانیش بەڵام ئەم هەڵبژاردنە کۆمەڵێک شتی تازەی نیشاندا کە زۆر ئیجابی بوو ئەو بە نەزەری هاوڕێ خەسرە و خالی داڵێ زۆر لەم حیزبانەی سزادا کە پێشتر بەڵێنی زەخم زۆریان دابوو بە خەڵک وا دیارە زۆر ئەو کلمێ حیزبەکانی دەسەڵاتی سیاسی سزادا دەنگەکانی زۆر کەم بۆتەوە ئەوەش کاریگەری خۆی دەبێت و سێەم دیارە ئاماژەی بەو نقطەیە کرد کە پێشتر قسەمان لەسەر کرد کە زۆرینەی ژنان هاتوونەتە ناو پەرلەمان و ئیسلامیەکانیشی سزادا بەرحاڵ ینی نازانین جاری کاتی خۆی لە هینا بوو حربی ئەمریکا لە ناوچەکەی ئەوانە بەشێک باسییان نەکردن هاتنی جێشی ئەمریکا بۆ ناوچەکەی استفادەکەی ئەوەیە ژنانی سعودی فێری سایقی کرد بۆ هەموو شتێکی دەتوانیت جوانی پێشی ئیجابی بدۆزیتەوە واسی مەسایلی ژنان بینیتە پێشەوە من دینم نییە لەو بابەتەوە بۆ ناش پێشتە قسەی لەسەرەوە کرد بەڵام کولەن ئەو بایکۆتە هەڵوێستێکی خۆڕستی دروست بوو بە بڕوای من دیارە لەگەڵ ڕێزی زۆرمانە بۆ هاوڕ خەسرە و خالید کا خەسرە و خالید و بەشداریان لە باسەیە هاوڕێ ئیسماعیل یاسین ئەڵێ ئایا حیزبەکانی دەسەڵاتدارەکانی لەخوا ناچنەوە من پێم وانە و ئایا هەڵوێستی یەکێتی چۆن دەبێت لە پاش هەرەسێنانی گۆڕان ڕاستی ئەمە باسی هەرەسێنانی گۆڕان من بەڵێن بە و باسی ئەو گۆڕانکاری لە گۆڕاناکرێ و باسی ئەواناکرێ من بەڵێنە دەمەمە بابەتی بەرنامەی داهاتووی گفتوگۆی کەناڵی هیوا بێ مەسلەی گۆڕان و مەسلەی بەسەر گۆڕانە هەر لەم هەڵبژاردنەوە ئەو جۆری بەرخودی پێکەن لە ناو خۆی خۆیانە بۆ خۆی باسێکی زۆر گرنگە بە بڕای من زۆر شایی و هەلهەلە لێ درێ بۆی کەوا گۆڕان دەستی لە کار کێشایەوە زۆر مەسایل هەیە تێکەڵ و پێکەڵ کراوە من بەڵێ نەدەم کە بەرنامێکی تایبەت لەسەر ئەم باسە بە ئامادەبوونی کەسانێک هاتا داخۆچی لە خودی بزوتنەوەی گۆڕانیش بکەن ئامادە بکەین لەسەر ئەم بابەتە بدوین بەرحاڵ کۆمنتەکان زۆرن داوای لێ بردنەکە مەگەر نەتوانم هەموو کۆمنتەکان خوێنمەوە بەڵام هاوڕێ ئاسۆ فەقێ ئەڵێ هەتا ئەو نووسەر و کەناڵ و دەستە و گروپ و ڕێکخراوە سەر بەخۆ کەسانی خۆی بە ئۆکسسیۆن دەزانی بایکۆتی کردووە هەرکەس لە ڕاست خۆیەوە حکومەتە بە حکومەتی خۆی نەزانێت و بکرێت بە ئەقلێتی گشتی خەڵک کار بکرێت بۆ پێکێنانی ڕێکخراوی سەربەخۆ لە هەموو شوێنێکی کار و ژیان گوند و کارگە و کۆمپانیا و لە هەموو شوێنێکی ڕێکخراوی سەربەخۆی ینی سەربەخۆ لە حکومەت و دەسەڵات و حیزبەکانیان حقیقەن باسەکە لەسەرەوەیە منیش هاوڕای ئەم تێڕوانینە من پێم وایە خەڵک بێ بەرەو دروستکردن هەنگاومێ دروستکردنی دەسەڵاتی خۆت فەوزایەک دروست بووە ڕاستە سەختە کارکردن جاری وایە لەگەڵ میلیشای چەکداریە زۆر سەختترە لەگەڵ دەوڵەتەکانە بەڵام باسەکە ئەوەیە فرسەتێک دروستە بێ بۆشاییەک دروستە بێت توانێت بۆشایە پڕکەیتەوە بێ ئامادە بیت بۆ کارانە بەرحاڵ ئەوڕیان کەماڵ ئەگەر ڕێگەم پێم خۆشە پرسیارێکی کاگ ئیسماعیل یاسین هەیە بە بڕوای من جێگەی ئەوەیە لە میوانەکانمان بپرسین پرسیارەکەی گرنگە بەلای منەوە تەسەورێکم پرسیاری خەڵکێکی زۆر زۆریش بێ و پێم خۆشە فرسەت بین قسەیەکی لەسەرکەن ئەڵێ ئەمەیە بابی هەرمە سەر شاشە ئەدەی ئەو بۆ نایەت ئەڵێ باشە لە ١٧ نەچووە بۆ دەنگدان چۆن شەرعیەت بەو هەڵبژاردنە گاڵتەجاڕیە دەدرێت لە کاتێکا گەورەترین کارەساتیان بەسەر ئەم گەل وڵاتەدا هێنا یعنی ئەمە بۆ خۆی پرسیارێکی گەورەیە کە لە ١٧ خەڵک خۆی شەرعیەت نایە بەمە کە لەوانەیە زۆر زیاتریش بێ لە ١٧ وەکو باستان کرد من پێم خۆشە ئەم پرسیارە ڕوبەڕووی کاکسۆران و هاوڕێ ئەمار بکەینەوە یعنی چیەمە شەرعیەت وەرەگرێ ئەم سیستەمە دیموکراسیە عەجیب و غەریبە چییە کە ناوی دیموکراسیە بەڵام شەرعیەت بە شتێکی کە دەسەڵات بۆ 4 ساڵی تر بەسەر خەڵکا بێنێت بەڵێ هاوڕێ سۆران فەرموو دەست خۆش هاوڕێگۆنا بۆ پرسیارە بۆ وەڵامیەوە من باسم کرد لە پێشتریشەکە یەکێ لە غەڵەتەکانی دەستوری عێراقی ئەوەیە کە هاتووە تایە ئەگەر هاتوو 5 خەڵکیش یەکی خەڵکیش بچێ بۆ دەنگان ئەو قانونیان بۆی هەیە ئەو حکومەتە تشکیلکە پەرلەمان دروست بێ ئەمە بدایەت بە دەستورە دروستیا کرد یعنی پێشبینی ئەویان کردووە کە ئەم
مشکلەیە هەیە لە عێراقەکە دەنگان بەم شێوەیە لێ ینی خۆیان پێشبینیان کردووە لەبەرەوە شەرعێتدانی نییە ئێستا من ئەوەی کە من ئاگادارم ئەمریکا و چەند شتێکی تر هەیە لەوانەیە هاوڕێحماریش لە بەغا ئاگاداری ئەوە بێ ئەمریکاکان ئەگەر هاتو ئەم شەڕە لە بەغا لە بینی سەدر ومانەیە شتێک دروست بێ بەدیلێکی دروست کردووە لە ناو مقاومەی شعبیە کە لە تشتینیەکانیان پێوترێ من ئاگادارم لە نزیکەوە کە ئەمانە ئەنوێ بەرەیەک دروستکەن تقریبن لە سا 30 بۆ 40 پەرلەمانیان پێ دروستکەن بەبێ ئەوەی بچنە یعنی تەوازن دەنگەکەی بڕا لای منەوە هاوڕێ ئەمار ئەتەوێت تۆ کۆمنت بی لەسەر ئەمە هەتا ئەو دەنگیەتەوە نازانم مەگەر کاک سۆران وازوو نایە پێم وایە قەتع بوو فەرموو ئاوڕێ عەمار تا و کاتێککە هاوڕێ سۆران دێتەوە تۆ وەڵامی و پرسیارە بدەرەوە بەڵێ فعلێنەوەی کاک سۆران باسی کرد دروستە ئەوانە خۆیان لایەندا ئەسڵەن لە هینە لە دستور و لە قانونی انتخابات سەرەڕای ئەوەی تعدیلیان کردووە یعنی پێش ئەم انتخاباتە وەکو یەکێک لە مطالباتی خۆپیشاندەران و زوتنەوەی ئۆکتۆبەری 2019 یەکێک لە مطالبات هو بوو مثلا پەرلەمان هەڵ بێت حکومەت بڕوخێ قانونی انتخابات ئەمانە هەرچەند ئەوان خۆیان هینە کردیان وەکو چۆن ئەحزابی بورژوازی مەجبور بوون لە ئەخیرا داخوازیەکانی خەڵک لە قاڵەبێک بدەنەوە بەهینێک لە چوارچێوەیە کە پرۆسەی سیاسی خۆیان بپارێزن انتخاباتێکی تازە و هینەوە وەکو لەم تعدیلیان کردووە مثلا بۆ نمونە هینە منعی فقرەیەکیان داناوە منعی ئەوەی بکە تەکتلاتی کتلەی گەورە دروست بکرێت دوای انتخاباتەکە يعني تحالفات وهینەوە کتلەیەک دروست بکرێت لە 2-4 کتلە ئەوەی زیاتر دەنگ بهێنێک وەکو کتلەیەک خۆی کاندید کردووە ئەوە هینە کتلەی گەورەیە بەهەرحاڵ فقرەیەکیان دانەناوە کە لە چی ڕێژەیە کابێ هینە دەنگدان تێپەڕێ و بێتە شەرعیە انتخابات ئەوەیان خۆیان لایەن داولەوە هەر لە هەوڵەوە لە 2005 هەتا ئیستا بۆیە وەکو کاک سۆران وتی ئەگەر لە 5 لە 3 چێ دەنگ بدات شەرعیە بە پێ قانونی ئەوە جا من حەزەکەم لەسەر هینە لەسەر خودی پەرلەمان قسە بکەم پەرلەمان لە هەموو دنیاش خۆی تقریبا بۆتە پەرلەمان حکمی ئەقلیەتە پەرلەمان نوێنەرایەتی ئەقلیەت لە جامعە لە هیچ شوێنێکی دنیا زۆر کەمە ئێستا خەڵک لە شانس زیاتر بچێ دەنگ بدات لە ئەمریکا لە 40 بەڵام لە مەقطعێکا لە کاتی ئۆباما و لە کاتی ترامپ و ئەو کێشمەکێشە و استقبالی سیاسی لە ناو جامعە چۆتە سەرەوە بەڵام لە بیرمان دێ لە کاتی بۆش و انتخاباتی بۆشوانە لە 45 بوو ڕێژەی دەنگدان لە ئەخیرا خۆی پەرلەمان مؤسسەیەک بۆ طبقەی حاکم مؤسسەیەک بۆ طبقەی هینە ملکدارە یعنی مالک طبقەی مالک وانە لە ئەخیرا مستحیلە پەرلەمان بێت هەرچەند انتخاباتەکە نەزیه بێ حڕش بێ ئازادش بێ مستحیلە بێت پەرلەمان وەکو دەستگایەکی بورژوازی دەستگایەکی نوێنەرایەتی طبقەی بورژوازی بێت و ئاڵوگۆڕێکی بنەرەتی یان هینە لەسەر ژیانی خەڵک بکات بەرەو باشبوون و بەرەو هینە ئەوەش مەیئوسە یعنی ئەو شتێکی مەیئوس جاوەڕە لە عێراق بۆ هەموو گەندەڵیە و بۆ هەموو تاڵانی و بۆ هەموو هێزی چەک کە حاکمە لە دەرەوەی دەوڵەت و لە دەرەوەی حکومەت کە دەوڵەتیش نییە هەمووی هێزی چەکدار حاکمە و دەسەڵاتش دابەشکراوە بینی مجموعی هێزی چەکدار پۆڵ و پارەی ئەم وڵاتە تاڵانی کردو و هەمووی ئەیکەن بەهێز بەسەر خەڵکا و ڕۆژ بە دوای ڕۆژ هینی خۆزا هێزی خۆیان محکەم و قایمترەکەن بەسەر دەست خۆش من هەندێک کۆمنت هاتبوون بە تایبەتی هەندێک ببوونە کۆمەتی هاوڕێ عیماد عەلی لە شوێنێکاڵێ پاڵێوراوێکی ژن لە کوردستان سەر بە ئەحزابی ئیسلامی گفتی دا کە دەرچێت ژنێک دێنێ بۆ مێردەکەی واتە تەشریعدان بە فرەژنەی ئەوە گارە بابەت ئەو وەزعەوە بوو کە سەبارەت بە وجودی ژنان لە پەرلەمانە یاخود ژمارەی زیاتری ژنان لە پەرلەمانە جاگەر مەسەلەن هەموو پەرلەمان ژنی ئاوابێ زۆر
هەموو بەرلەمانی پڕ بێ لە ژنی ئاوا ینی نازانم وەزعی ژنان نازانم هیچ چە گۆڕێ بە بڕایەوە پێم وانە ینی ئەوە بە واقعان بە پێچەوانەی زۆریشن شەماڵ زۆریشن زۆرێک لە ژنان کە لە پەرلەمانن لەو ژنانن ئەزانی چۆن بەڕاستی ئەزانی چی مفارەقەیە بەڵێ کاتی خۆی من بیرم دێ لێرە لەگەڵ لە جەلسەیەکا دانیشتنێکا بوو یەکێک لە نوێنەرانی هین بوو ئەندام پەرلەمانی پارتی سەوزی سوید بوو لە شوێنێکا باسی کردووانە سەرەتای پرۆسی سیاسی عێراق و قسەی لەسەر کۆتای ژنانە کرد مەزانی ئەم کۆتای ژنانەکە هاتوون و ئەوانە یەکەمین شت کە ویستویانە بیگۆڕن نەزانی چێوتی چیوتەمە یاسایی کاڵێ پیاو نابێت لە ژن بە یانەبێ ئەوە بگۆڕن ئاخر ینی تۆ باسی کۆتای ژنانەکەی ژمارەی زیاد کردووە لە پەرلەمانەوە ئەمانەمە بەکوێ ئەگات ینی ئەمە چه پێشکەوتنێکە وەختێک ژنانێک دێنە پێشەوە مێینەن بەڵام واقعان پیاو سالارن پڕ کۆمەڵگای ئێمە پڕێتی لە مێینەی پیاو سالار و بەشێک لەو مێینە پیاو سالارە زۆر خەتەرناکترن لە پیاوانی پیاو سالار بەڕاستی ینی هەرحاڵ یەکێک پرسیارێکی کەی هاوڕێ ئەمادی ژەوەیە کە ئەڵێ ئەم بەرەی کە باسەکرێت لە زاخۆ تاکو بەسرا چێ ئەتوانێت ڕێکی بخات من دیارە بەداوای لێبردنەوە لە کائیمات کە پێشتر و کۆمنتارم نبینم بوو مەبەستەوە نەبوو کۆمنتەکان فەرامۆشکەم بەڵێ ئەمە ئەم پرسیارەیە کاڵێ چێ ئەمە ڕێک بخات دیارە پرسیارەکە ئاراستی هەبوومان کراوە بەڵام پێم خۆشە واقعان ئەوش پرسیارە ئێمە لە بلەمبەرەیە لە زاخۆ تاکو بەسرە چی ڕێژی بخات چۆن ڕێک بخرێ بە چی ڕێک بخرێ شێوازی ڕێکستەکەی چۆنە ئایا بە لائحە و بە بەرنامە ئەتوانین ڕێک بخریا فعلەن پێویستی بەکردەوەی کاریگەر هەیە بە کردەوەی ڕێکخراوانە هەیە یعنی ڕێخستن بۆ خۆی کردەیەکی گرنگی سیاسیە خۆ ناکرێ بیرێتە دەست بڵین ئەوەی کە خۆی لە پرۆسەیەکە بچێتە پێشەوە پێویستی بە بیرکردنەوە هەیە ئەم بابەتە من پرسیارە مەترحە بۆ هەمومان من حقەتەکەی ئەوەیە لەم لەحزەیە ئێستا جوابێکم پێنێ واڵێت چی من قسە بکەم فەرموو من تەنها ئەوەنە ئەڵێم کە لائحەیەک کە داواکاریەکانی خەڵکی تیا بێ لە زاخۆ هەتا بەسرا ئەتوانێ وەسیلەیەک بێ بەدەست خەڵکەوە بۆ کۆبوونەوە بە دەوری ئەوەیە بەڵام ئەو لائحەیە یا هەر شتێکی تر پێویستی بە هێزە بە دەوریەوە و هێزێکی ڕێکخراو هێزێک کە هەر ئەوەی پێشتر باسمان کرد بە بڕوای من پێی ئەچێ و چەندها ساڵێکی پێ ئەچێ لەوانەیە دەیە زیاتریشی پێ بچێ ئەگەر خەڵک ڕابێ لەسەر ئەوەی هێز لەوایە کە خۆی لە شوێنی کاری خۆی لە شوێنی ژیانی خۆی لە شوێنی ئەمە خۆی ڕێک بخە و ئیداری ژیانی خۆی بکە جا حتمما مقاومە لە دەسەڵات و لە ئەحزابی دەسەڵات و لە میلیشیاکانەوە مقاومە زۆرەکرێ بەڵام ئەگەر بتوانێت چەند سونەتێ لەم خۆڕێخستنە بەدەستەوە بگرێ ئەتوانێت ببێتە ئەو هێزەی بە دەوری لایحەیە بە دەوری داواکاری یا بە دەوری بەرنامەیەکی سیاسی لەسەر تاسەر لە زاخۆ هەتا بەسرا کۆبێتەوە بە دەوریا چونکە بەرنامەی خەڵک لە کۆتاییە ئەزانکی واقعی بین ئێمە خەڵک بە دوای ژیانێکی باشەوەیە خەڵک بە دوای خوێندن و تەندروستی و کار و ژیانێک کە تایە کولەمەرگی نەژی نەچەوسێنرێتەوە هەست بە کەرامەتی خۆی بکە هەست بە داهاتووی مناڵەکانی بکە سەرسفرەکەی پڕ بێ خەڵک بە دوای ئەوەوە نییە کە چینی دەسەڵاتدار بە دوایەتی کە لە جیاتی دەخان و پەنجیان هەبێ و لە جیاتی فێراری هەشتیان هەبێ خەڵک بە دوای ژیانێکی باشەوەیە و ئەمە ئەتوانێت تعبیر بێ لە کەسێکە لە زاخۆیە لە کەسێکیشکە لە بەسڕێ بە بڕوای من ڕێگەکە ئەوە ئەبێت و ئەبێ ئومێدمان بەوە ببێت دەست خۆش ئەمە فەرموو من ئەو لایحەیە کە باسەکەم ئەم لایحەیە نابێ مەسەلەن لە مێشکی خۆمان بینینە دەرەوە ئەم لایحەیە هەر ئەم مەسائلانە کە خەڵک هاتۆتە سەری هاتۆتە سەری سەرجادە چەندین جار گەورەترینیان طبعا لە کوردستان هاتۆتە چەندین جار هاتۆتە لە حەبەی شوات لە غەیر چەندین مناسبە و حرەکەی گەورە هاتۆتە سەرجادە و مظاهراتی کردووە اعتراضی کردووە لە عێراقش تقریبا هەر ساڵێ دو ساڵ جارێ حرەکەیەکی گەورە ئەکرێت حرەکەیەکی اعتراضی ئەخیریان ئەوەی ڕاپەرینی ئۆکتۆبەر ئەم مەسائلانە کە خەڵک هاتۆتە سەری لە دەرەوە خۆی لایحەکەیە ئەوەی
ئەو مەسائلانە بە شێوەیەکی ڕێکوپێک وازح جا تەنظیمش لە دەوروبەری مطالباتێکی معین لە دەوروبەری شعارێکی معین لە دەوروبەری شتێک کە خەڵک کۆکاتەوە شتێکی مشتەرەک کە خەڵک لەسەری کۆبێتەوە ئەکرێ منەظەم بکرێت جا ئەوان کە داوای هینەکەن ئەوان برژوازی هەمیشە خەڵکاتۆتە سەرجادە 2019 حکومەتی شیرخان هاتوێتی برژوازی وتی پەرلەمانتانەوێ پەرلەمانی تازەتانەوێ باشە ئەیکەین باشوار قانونی انتخاباتی تازەتان بۆەکەینەوە خۆمانی ئێمە بێ بەدیلی خۆشمان بڵین لە جیاتی پەرلەمان چیمان پێ من ناڵێم هەرا بێ بڵین فلان شێوەیە بەڵام شێوەیەک لە خوارەوە خەڵک نوێنەرایەتی خەڵک بکات خەڵک ئەرادەی مەمارەسەی ئەرادەی خۆی بکات نییە بێت هەر 4 ساڵێ جارێک هەڵک ژێرە و بچێت دانیشێ بۆ ماڵەوە ئەو هینە هەرچیەک بکات چێ لەگەڵ ئەو حزبەوەینەوە پارە و ژێر با بڵێن ژێرمێز سەدان سەفقە و هین و ئەکرێ لە ڕووی فەسادی و تاڵانی و معاملات و ئەوانە خەڵک لە خوارەوە بێت لە ژێرڕقابێ خەڵکی بەردەوام جا ناودنێن شۆرا ناودنێن کۆمیتە ناودنێن هەرچیەک بێت مهم خەڵک خۆی تەنظیمی خەڵک لە خوارەوە نە پەرلەمانە نە هیچ هەر ئەو خەڵکە کە معتەرەزە لە گەڕەکی خۆی لە شوێنی کاری خۆی لە زانکۆ لە مەکتەب لەمانێ ئەتوانێت تەنظیم خۆی بکە ئەو کاتە ناتوانێت خەڵکانی کە غەریب نەناسراو بە دوو چواردیە خۆی بناسیێنێ بۆ خەڵک و خۆی کاردید بکات. دەست خۆش ئاورە سۆران هەمان پرسیار نازم پێما بێ ئاگادار بوویتەوە لە ئەگەر چی ئەم شەوتۆ تەکنیکەکە زۆر باش نەبوو خزمەتی نەکردی لەگەڵ تۆە بەڵام پێما بێ جۆر لە پرسیارەکە بوو پرسیارەکە ئەوەیە باسی ڕێخستن کرا لە زاخۆوە تاکو دووبارە هاوڕێمان لە دەستدایەوە زۆر بەداخەوە کە ئەزانی چۆنە من بوتم خۆم کە من بۆ خۆم وەڵامی ئامادەم بۆ پرسیاری لەو بابەتە نییە بەڵام ینی چێ خەڵک تەنظیم کا چێ خەڵک ڕێکخا بەڵام بەڕاستی خەڵک ڕێخستن بۆ خۆی هوەرێکە ینی مەسلەیەک نییە کە بتوانی هەر کەسێک بێوێت این بێت هاورە سۆران هاتەوە گە فرسەت بێت هاورە سۆران فەرم و پرسیارەکە ئەوەیە کە چێ جەماوەرێک لە زاخۆوە تاکو و بەسرە ڕێک بخات بۆ ئاڵبۆڕی ڕیشەی ئەوانەی کە لەم هەڵبژاردنە دوورکەوتنەوە مقاتعیان کرد چێ ڕێشیان بخا فەرموو پرسیارەکە بۆ هاوڕێ پێم وایە ئامادە نیە شەمەڵ هەوڵەیات ناتوانێتەوە ئێمە سەعات و نیومان وە تەواو کرد تقریبەن بەداخەوە کە ساعت و نیومان تەواو کرد بێ بەرنامەکەمان بەرەو کۆتایی بچێ وردەوردا دیارە بەرنامەیەکی زیندوو بوو هاوڕیانشی زۆر بەشداریان کە دەستیان خۆش بێ ئەو بینەرانی کە بە پرسیار و بە کۆمنتەکانیان خۆزە بکرای بەهات نایەتە سەر ناو ستۆدیۆشەوە قسەیان کردایە بەڵام پرسیارەکە ئاوایە کە چێ ئەمە بکە بە بڕای من وتم تەنظیمکردن بۆ خۆی هوەرێکە ینی هەموو کەس ناتوان ینی چۆن مەسەلە وان نییە بڵێ هەموو کەس منەزیمە هەموو کەس ڕێکخەرە نا ڕێکخستن بۆ خۆی ڕێکخەر لەناو کۆمەلگا خەڵکانیشی دیاریکراو هەن بەڵام ئەم خەڵکانە ئەوانە نین کە لە جامعە دەرسیان خوێنووە دانیوانن کە ژیانی ئاسایی خۆیان ڕێگەخەنەوانی کە ئەتوانن ژیانی مەسەلەن لەناو خزم و کەسوکاری خۆیان نەجاری وا هەیە بۆ نەو دازانم پەیوەندیەکان و مەسایلەکانوانە ڕێگەخەن ئەمانە بۆ خۆیان ڕێکخەرن ئەمانە ئەم عناسیرانە وجودیان هەیە بەڵام گرنگەوەی ئێمە بتوانین ئەم شەبەکانە ئەم تۆڕانە دروست بکەین لە خەڵکانی ڕێکخەر یعنی خەڵکانی ڕێکخەر لەسەرەوە تا خوارەوە قسە لەسەر جوڵانەوەیەکەکری هیچ جوڵانەوەیەک نییە لە دنیای ئەگەر دەزەچنە سەر جادا بەردەنها بەردەفڕچێکن و ئەوانەیە یەکێک پێشڕەویان یەکێک پێی وتون ئاوا بکەین ئاوا نەکەین ڕێگەی بۆ داناون پێشیان کەوتووە بە قسەیان کرد و جوان لێگرتووە هیچ کاردەوەیەک هیچ ئەکشنێک لە دنیای ناکرێ ئەگەر منەزیمێکی نەبێ ڕێکخەرێکی نەبێ ئەوەی کە ئێمە بۆمان پرسیارەوەی کە چۆن ئەم ڕێکخەرانە لەسەرەوە تا خوارەوەی عێراق لە شەبەکەی کوتۆڕێکان ڕێک بکەین جاری جاران کە کاتی ئەحزابیان دروستەکردوانە لینە ئەیوت جەریدەیەکی سەرتاسەری دروستەکەین هەرچی فعالین و هەڵسوڕاوانی کارگەریە لە دەوری کۆ ببنەوە ئەمڕۆ ئێمە ئەنتەرنێتمان لەبەردەستایە کە زۆر سادەتر دەتوانێت چێتە هەموو ماڵێکەوە دەتوانین سوود لە دەستگا بیدیایەکان وەربگرین بۆی خۆمان ڕێکخین سوود لە ئەنتەرنێت وەرگین بۆی خۆمان ڕێکخین ینی
وەسایلەکانی خۆڕێخستن بە بڕای من ئەتوانێت ئی بێ بەڵام چێ ئەمانە بکە ئەوانەی کە ئاڵوگۆڕیشی ڕیشەی تریان ئەوێ و بە شوێن شێوازی نوێترە ئەگەڕێن بۆ ئاڵوگۆڕکردن بەوە ئیکتیفا ناکات بڵێن حیزبێکی سیاسی دروست ببێت تەواوی ئاوات و ئامانجی خەڵک عکس کاتەوە و ئەوان بتوانن خەڵک هێزانێکی بازێک جواب هەیە بازێک وەڵام هەیە کە ئامادە و سازە و ئەوانە هەر وەڵام نییە ناتوانێت وەڵام داتەوە گەلێکیش هەوڵماندا بەم ڕێگای بڕۆین بە ئەنجامێک نەگەیشتین پێویستمان بەوەیە بیر لەوە بکەینەوە کە چۆنم تۆڕانە دروست بکەین و سەرەتای دروستکردنی و تۆڕانش بەڕاستی قبولکردنی بیرروەچوونی جیاوازی یەکترەوە قسەکردنە لەگەڵ یەکترە دیالۆگە لەگەڵ یەکترە اعتیباردانانە بۆ ئەوەی کەوامە و چینە حقایقەکانمان هەموو پێکەوە بتوانین تعبیری لێ بکەین و ئەوانە هەر کەس لەوانەیە بەشێکی لەو ڕاستیانە لا بێگرکۆی کەینەوە ببێتەوە ئەو ڕاستی کە بتوانێت کۆمەک بە هەمومان بکە بە بڕای من ئێمە ئەبێت بەم ئاراستەیە بڕۆینەوە قسەکردن لەسەرەوەی دام و دەستگایکی سیاسی لەسەرەوە دروستکەین و بتوانێت ئەو ڕێکخرا و دروستکە ئەگەر ئاراستی پرسیارەکە بەم ئاراستەیە بە بڕای من وانە ئێمە پێویستمان بەوە هەیە کە ناوەندێک دروستکەین بۆ کۆکردنەوەی هەموو ئەو ڕێکخرانی کە باسم کرد بەڵام ئەو دەستگا سیاسی دیاریکراوەی لەسەرەوە دروستەوەی دوای ڕێگ و ڕیشە بەرەو خوارەوە ئەکێشێ بە پێچەوانەکەی ڕاستە بەرحاڵ کاتێکی زۆرمان برد بۆ ئەم باسانەوە من خۆشم بەشێکی کاتی ئێوەشم بەر داوای لێ بردنەکەم بەڵام بەرحاڵ بەرنامەکانمان بەرەو کۆتاییە چۆ نزیکەی سەعات و نیوێکە هاوڕێسۆرانمان لەدەستدا بەڵام بەسم لە تۆڕەکەیان نەمایتر لەگەڵ ئێمەیە بەڵام پێم خۆشە ئەگەر ئیزافەیەک هەیە بۆ قسانی کە کراوەتە ئێستا لە ئەمارەوە دەست پێکەم پێشەوەی بەرنامەکان کۆتایی پێبینین ئەگەر شتێک هەیە فرسەت نەبوو بێ بڵی هاوڕێ ئەمارەتوانی بفەرمی سپاس من ئەڵێم بەتەکید ینی مەسەلەی تەنظیمکردنی خەڵک ئەو هۆنەرەکە باسلیەکە هاوڕێشەوە ئەمە حتمما لەناو خەڵکا دەست پێکات حتمما لەناو خەڵکا دەست پێکات تەنانەت هەر هێزێک هەر حزبێکی سیاسی جددی بێوێ خەڵکش ڕێک خەڵکش ڕابڕایەتی بکە ئەفقێکی پێبدا حتمما ناتوانێت ئەو خەڵکە کۆبکاتەوە ئەگەر نەچێت بۆ ڕابەرانی ئەو خەڵک ڕێکخەرانی ئەو خەڵکە لەناو ئەو خەڵکانە خۆیان ئەسڵەن وجودیان هەیە لەناو ئەو خەڵکە ئاژێن لە تەلەبە کەسانێک هەیە خۆیان ڕابەرن لەناو تەلەبە بە تەبیعەتی خۆیان وان خۆیان ئەو موقعیەتیان هەیە بینی هاوڕێیانی خۆیان لەناو کارگە و لەناو مەکتەب و زانکۆ و گەڕەک و هینەوە ئەو کەسانە هەن هەمیشە لە هەموو شوێنێک حتمما اتفاقم هەیە لەسەر ئەوەیە جا ئیتر ئەگەر باسی حزبێش بکەین هەر ئەبی ئەو ڕێگایە بگرێتە بەر مەسەرە هینە لە ڕێگەی تەنظیمکردنی خەڵک بۆ تەنظیمکردنی خەڵک ئەبێ چیە ئەو خەڵکانە ئەو کەسانە ئەو ڕابەرانە لەگەڵ ئەو شەبکاتانە شەبکاتی ڕابەر و ئەوانە هەمیشە وەکو باسی کردان ڕۆژەماڵ هەر حرەکەیەک هەرچەند بچووک بێ خۆی ڕێکخەری خۆی هەیە ڕابەری خۆی هەیە مجموعی کەسانێکن خۆیان دەست پێشقەریەکەن منەظەمیەکەن پێشنها دەیەن خەڵکش کۆکەنەوە ئەچن ئەو حرەکەیە ئەیکەن خۆیان ئەمانە هینە موقعی ڕابەری فعلین ڕابەری محلین شوێنی ژیان یان شوێنی کار یان شوێنی خوێندن یا هەتا دوایی زۆر باشە دەست خۆش گۆنا ئەگەر ئیزافەیەکێ یاخود شتێک نەوترابێ تەنها یەک شتم هەیە ڕاستێکی شەماڵ کە پرسیارەکەت کرە و فکرێم هات کە ئەکرێ ئێمە لە کەناڵی هیواوە ئەوم بادەرێمان هەبێ کە بەردەوامی بین بە سلسلەیە لە بەرنامە لەسەر بایکۆت هەر ئەکرێ هەر ناوی بنین بەرەی بایکۆت یاخۆت دوای بایکۆت چی شتێک لەم بابەتە و بیری لێ بکەینەوە کە بتوانین لە دوای هێنا هاوڕێ ئەمار و هاوڕێ سۆرانەوە بتوانین بەردەوام خەڵکێک بێنین کە لەسەر ئەمە ئەم گفتوگوۆیە بەردەوام بێ و چونکە ئێمە پرسیاری زۆر گرنگ بەتایبێت تۆ پرسیاری زۆر گرنگت جوڵان لەم بەرنامەیە و ئەم پرسیارانە بە دڵنیایی نە ئەمڕۆ و بە چەند بەرنامەیەک تر وەڵام وەرناگرێتەوە بەڵام گفتوگۆ ئەتوانێ
دایلۆگی زیاتر گفتوگوی زیاتر ئەتوانێ شتی زیاتر بێنێتە پێشەوە ئەتوانێ دەنگی خەڵکی تر بێنێتە پێشەوە و ڕاگۆڕینەوە زیاتکە بۆیە پێم وا بێکارێکی باشەکەی نەگەر ئەو کارە بەردەوامی پێبین تەنها ئەوە نەبوو و من سوپاسی بینەرانەکەم بە تەحمل بوون لەگەڵمانە کۆمنتێکیشی بۆ هاتووە لە ئاسۆفەقەوە بخێنەرەوە ئەزانم ناخێنمەوە ئەو ویستم خۆم دایبنێمەوەوانە ڕاستەکە من با ئاعتراف بکەم وایە ڕاستەوە من خۆم ئاعتیزارم هێناوتم حەقیەوەم خواردەوە هاوڕێ ئاسۆفەکە جاکیوانە بووە دای بە حەقی خەڵکی خواردووە بەرحاڵ مێدەوارم ینی بەناحەقە قم نەخواردبێ نازەم چۆن دەبیریکەم بەرحاڵ ڕاستەکە ئەوڵە دەم لەمە دوا باشتر بێەوە من ئیزافەتەن بۆ باسانەی کە کرا ئێمە نەکرد ئێستا لەسەر مۆزۆی بایکوتوانە بەر لە ئێستاژ لە کاتی دەستپێکردنی کەناڵی هێەوە ئێمە ئەمانوێم کەناڵە بکەنە سەکۆیەک بۆ پێکەوە گفتوگۆکردن بۆ زەقکردنەوەی پرسیارەکان بۆ هەوڵدان پێکەوە دیتنەوەی وەڵامەکان و ئەمە ڕێگایەک بێ بۆی کەوا بەدەستی دەستمان بەدەستی یەکتر بگەێنێ میدیا وەسیلەی ڕێخستنە میدیا وەسیلەی سازدان و وەسیلەی کۆکردنەوەی هێزە و ئێمە ئەتوانین سوود لە میدیا ببینین و ئەمە پێشتری ژووتومانە نەک ئەوەی کە لەگەڵ کەناڵی هیوایە هاوکاری بکەنە کەسێک هاوکاری هوەری پێویستە بەوەی کە کەناڵی خۆی دابنێمە ئامادەی هاوکاری بکەین لەم کەناوانە زۆر بێ و لە گفتوگویانە زۆر بێ کۆمەکمان پێکە هەروە لە کۆتایی شابیرم نەچێ بە بینەران و باوانی کە متابعێن بەرنامەیەمەکەن بڵێم سپاسیانەکە لەگەرتوانن کەناڵی هیوا لەسەر یوتیوب لایک و سەبسکرایب بکەن و بە دۆست و ئاشانی خۆتانی بناسێنن بەم جۆرە دێنە کۆتایی هاتنی ئەماڵقێژ لە بەرنامەی دیالۆگی هیوا مێدەوارم لە بەرنامەکانی ترا سەبارەت بە لایەنی تری دۆخی سیاسی عێراق و کوردستان پێک بگەینەوە و لەگەڵ ئازیزانی ترا بەشدارانی ترا گفتوگۆ بکەین و هەوڵ بدەین بە شوێن وەڵامی پرسیارە وەڵام نەدراوەکانەوە بین زۆر سپاسانەکەم سواز بۆ تۆ عەمار لە بەغاوە لەگەڵ مابووی سپاس بۆ تۆ بۆ ناهاوکار و هەروە سپاس بۆ هاوڕێ سۆران کە نەیتوانی تا کۆتایی لەگەڵمانە بۆ هۆی کێشەی تەکنیکیەوە شەوێکی خۆشتان هەبێ و ئومێدەوارم بە دیداری یەکتر شاد بینەوە لە بەرنامەی هەر بژین بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەیەکی تری دیالۆجی هیوا تا بەرنامەیەکی تر بە دیداری ئێوە شادەبینەوە بە کامەرانی و ئاسوودەیتان ئەسپێر هەر بژین